بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە عەزیز و خۆشەویستەکانی کەناڵی پەیام وە بە تایبەتی تر بەرنامەی میهری ڕەمەزان. خۆشحاڵین جارێکی دیکە لەگەڵ هاوکارم کاک شوان هاتینەوە خزمەتان، دەخوازین کە سەرجەم بڕگۆ بابەتەکانی ئەم شەویشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز. زۆر سپاس دانیار، بەناوی خوای گەورە و میهرەبان. بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ لە هەر کوێیەک هەن لێرە و لەوێ لە دەرەوەی وڵات ئەو بینەرە عەزیز و تایبەتانەشمان کەوا لە تاراوگا بە دیار پرۆگرامی ئەمەوە دانیشتن. سڵاوی خواتان لێبێ، تاعات و عیبادەتان قبول بێ لە هەر کوێیەگەن ئاسوودە و کامەران. من ئەم شەویش لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە لە پرۆگرامێکی تری میهری ڕەمەزان بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازەوە بە شێوازێکی گشتی وەکو شەوانی تر ئینشەڵا لە خزمەتان ئابین مێ دەکەین بڕگە و بابەتەکانی ئەم شەویشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. وەڵازان یەکێک لەو بابەتانەی کە ئەم شەو بە تایبەتی گفتوگوی لەسەر دەکەین ئەرک و ڕۆڵی بانخوازان و مامۆستایانی ئاینیە. لە ڕابردوو لە ئێستاشدا لە کۆمەڵگەی کوردەواریدا مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە بوارەکانی ئاینی و پرسە کۆمەڵایەتیەکان و چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان، وەروەها ئەو پرسە سیاسیانەشی کە پێوەستە بە هاوڵاتیان و پێوەستە بە قوت و ژیانی هاوڵاتیان ڕۆڵ و کاریگەریان هەبوو. ئێمە لەم تەوەریەماندا لەم بابەتەماندا باز لەوە دەکەین کە مامۆستایانی ئاینی لە ئێستادا چ ڕۆڵ و پێگەیەکیان هەیە، ئایا هۆکار هەیە کە وا ببێت کە مامۆستایانی ئاینی ڕۆژ لە دوای ڕۆژ ڕۆڵ و پێگەیان کەم بکرێتەوە یاخودەوەی کە بەردەوام ڕۆڵ و ئەرکیان لە زیادبووندا بێت. و لەگەڵیشیدا کۆمەڵێک بابەتی دیکەمان هەیە و هەڵدەدەین لەگەڵ پەیامنێرانماندا بەشێک لە مزگەوتەکانتان بۆ بگوازینەوە و تاری مامۆستایانی ئاینیتان بۆ بگوازینەوە. چەندین زانیاری و بابەتی دیکەمان ئەم شەو بۆ ئامادە کردو. بەڵێ ئایزان بە شێوازێکی گشتی وەکو شەوانی ڕابردووش پەیوەندیە تەلەفۆنەکان لەگەڵ ئێوە وەردەگرین. بەڵێ دەچینە لای یەکەمین پەیوەندی خاتو پەروین عەبدوڵڵا لە سڵاوی خوا لێبێ. خاتو پەروین زۆر سپاس. خاتو پەروین پرسیارەکەت بۆ دەخوێنمەوە. ژمارەی مانگە پیرۆزەکان لە قورئانی پیرۆزدا چەندە؟ ژمارەی مانگە پیرۆزەکان لە قورئانی پیرۆزدا چەندە؟ چەند مانگێک باس کراوە کە بە پیرۆز سێر دەکرێن لە قورئانی پیرۆزدا چەندە؟ واتە چەند مانگ بە ژمارە؟ والله بە زوانی پێ نازەم بە زەحمەت. ئەگەر کەمێک دەنگە بەرزکەیتەوە زۆر ینی خاتو پەروین من بۆ یاسانکاریت بۆ بکەم. خاتو سەروین لە قورئانی پیرۆز باشە کۆمەڵێک مانگ هەیە پیانێن مانگە پیرۆزەکان، ئەمانە شەڕی شتیاندا حرامە، ینی لەو مانگانەیە سییانیان بەسەر یەکەوەن، یەکێکیشان لە وەسەتی ساڵایە بە ساڵی عەرەبی وەتە سییانیان پێکەوەن بەسەر یەکایەن. ئەم مانگانە یعنی ئەوە یەکێکیشان وت وڵات چەندێ هەر وەڵامەکەم وت وازانم دانیار ئەوە خاتو سەروین وڵا ئەگەر ئاگادار بووبی بێ ئەوەی خۆم وەڵامەکەم وت ئەبێ ناوەکانیشیان بڵێ پێم وابێت. وایە کاک شوان تۆ خواکە ژمارەکەڵێ بۆ ناوەکان خوا گەورەیە. ژمارەکە زۆرە کەمە بەخوا خاتو سەروین لە شەرحەکەی ژمارەکان وە دەگەراگا لێ بوو بێ بێ خۆشم بمەوێ، ینی زۆر ڕوونم کردەوە. ئەگەر ژمارەیەکمان بێ بۆیە هاوکارانی تریشمان لەسەر شاشە زۆر نەمێنن. وەڵا نازانم. خاتو سەروین خاتو سەروین ئەگەر کەمێک خێرا بکەی وەڵامێکمان بێت تێر چکە هاوڕانی دیکە لەسەر هێڵن بۆی کە بتوانین پەیوەندی دیکە وەربگرین. چەند بێ؟ هەشت. زۆر باشە خاتو سەروینە وەڵامەت بۆ جێگیر دەکەین. دەچینە چەمچەما لای دووهەم پەیوەندیمان کاک ڕەمەزان عەبدوڵڵا. سڵاوی خوات لێبێ کاک ڕەمەزان. زۆر سپاس کاک ڕەمەزان گیان. سەلامەت بی سپاس دەکەم. کاک دانیار من زۆر بە کەمی گوێمان لە دەنگی تو نازانم ئەگەر هاوڕێیان وا بکەن کە دەنگی زیاتر بگاتە لای ئێمە و تۆش کەمێک دەنگی بەرزکەیتەوە. ئێستا زۆر باشە دەنگێ. بەڵێ ئالە مەتوانیت پێڕوونکردنەوە بۆ بینە سەر پرسیارەکە ینی ئاسانکاریەکەم بۆ بکەین. زۆر باشە.
ژمارەی مانگەکان 12 مانگە لە ڕۆژمێری عەرەبیدا ڕۆژمێری ئیسلامیدا با بڵێن 4 مانگ لە قورئانی پیرۆزدا باز کراوە باشە ئەو 4 مانگە کامانن جان نەوەڵڵا کاک ڕەمەزان وڵای ناوی شەڕ ڕەمەزان حەقا ئەرەم پرسیارە بزانی ڕەمەزان شەعبان ئەها ئەم مانگانەیە ئەگەر ژمارەیەکمان بیتێک کاک ڕەمەزان وڵای کاکدانیا ژمارەکەی وت من تەمەن دوای پەیوەندێکی بەڕێستان پرسیارەکە گۆڕم یعنی چۆن تێنەگەیشتی هەر پرسیارەکەی وەڵامەکەشی وت من بۆیە ئاوایی بووم ئێستا وەڵام زۆر ئێستا ژمارەیەکمان بەرێ وەڵای جۆمێژ نەبوو کاک ڕەمەزان گیان چەند باشە کاک ڕەمەزان عەبدوڵڵا لە چەمچەماڵەوە سپاس بۆ پەیوەندیەکەت دانیار پرسیارەکە بگۆڕین وەڵای بیگۆڕین باشە هەردووکم وەڵامەکەم دەچینە لای پەیوەندیەکی تر کاک محەممەد شوانی لە کایکووکەوە لەگەڵمانە السلام عليكم عەلەیکم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵا کاک محەممەد گیان کاک محەممەد هاوکارم پرسیارێکت بۆ دەخوێنێتەوە بۆ مێدەی وەڵامەکە لای بەڕێستان ژمارەی مانگە پیرۆزەکان لە قورئانی پیرۆزدا چەندە لە شەر چەند دڵنیایت بەڵێ زۆر باشە کاک محەممەد وەڵامەت بۆ جێگیرەکەی زۆر باشە چینە هەولێرە لای خاتوو پەیمان محەممەد سڵاوی خوات لێبێ السلام عليكم وعليكم السلام ورحمة الله خاتوو پەیمان خواهی گەورە تاعات ئەزادەتان قبول بکە خواهی گەورە پاداشتی بەخێرتان داتن ئینشاءالله زۆر سپاس خاتوو پەیمان پرسیارێکمان هەیە ئەم شەو پرسیارەکانمان گۆڕانکاری بەسەردا دێ کام سوورەتی قورئانی پیرۆز دوو سوژدەی تێدایە زۆر سادەیە زۆر ئاسانە لەسەر زانستی قورئانە ئەوەی با بڵێن شارەزایەکی کەمی شێبێت ڕەنگە ئەم وەڵامە بزانێت کام سوورەتی قورئانی پیرۆز دوو سوژدەی تێدایە دا سوورەتی قەلەم دێت سوورەتی قەلەم سوورەتی قەلەم باشە خاتوو پەیمان لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای پەیوەندێکی دیکە پرسیارەکە دووبارە بخوێنینەوە کام سوورەتی قورئانی پیرۆز دوو سوژدەی تێدایە واتە دوو سوژدە لەو سوورەتەدا ئەنجام دەدرێت ناوی ئەو سوورەتە چییە بەڵێ دەچینە لای پەیوەندێک خاتوو ئایندە شەهاب لە سلێمانیەوە سڵاوی خوات لێبێ زۆر سپاس خاتوو ئایندە پرسیارەکەمان ئەمەیە کام سوورەتی قورئانی پیرۆز دوو سوژدەی تێدایە دوو کوڕنووش بە کوردی وڵا باوس پەیوەندی پێش خۆندێت ئەگەر هاوکاریشم بکەیت چۆن؟ باوس پەیوەندی پێش خۆندێ ئەگەر هاوکاریشم بکەیت خاتوو ئایندە پەیوەندیەکانی پێشوو لێگەڕێک بێ بۆ پرسیارەکەی ئێمە بگرە کام سوورەتی قورئانی پیرۆز دوو سوژدەی تێدایە واتە دوو جارە بێ کوڕنووش بەری سوژدە بردن ناوی سوورەتەکەمان پێ بڵێ وەڵای ئاسانکاری وەڵای ئێمە نازانین ئێمە لەگەڵ دانیار نازانین ئاسانکاری بکەین پرسیاری پێشوو داوای ئاسانکاریان لێکردین هەر وەڵامەکەشمان ود نەتانزانی وەڵای ئێستانی فیلم نەکردێت زۆر باشە خاتوو ئایندە گەر وەڵامێکمان بیتێ بۆی کە بتوانین پەیوەندی دیکە وەربگرین وەڵای ئەگەر ئاسانکاری تۆ شتێک نەوت تۆ شتێک بڵێ ئاسانکاریت بۆکەی سوورەتێک بڵێ ڕێی بەقەرە لاساس ئەوە نی ئایڤی هەیە نەوەڵا ئەو سوورەتە نی ئەوە ئاسانکاری ئەوە نییە نە خێرا شتێکی کە بڵێ سوورەتی تەوبە باش زۆر باشە خاتوو ئایندە وەڵامەت بۆ جێگی دەکەین دەچین لای پەیوەندێکی دیکە خاتوو ئایندە لە هەولێر ئایندە سەلاح لە سلێمانی سڵای ئەمە ئایندە سەلاح السلام عليكم عەلەیکی سەلام ڕەحمەتوڵڵا
هەردوو ئایندە مامەسە بۆ وەڵامی پرسیارەکەتان سوورەتی حەجە. سوورەتی حەج. زۆر باشە خاتوو ئایندە ئایندە سەڵاح لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە شاری کفری خاتوو نەرمین ئەحمەدمان لەگەڵە. سەلام عەلەیکوم. عليكم السلام. خاتوو نەرمین سڵاوی خوارد لێبێ. الله يخوال إيوش. زۆر سپاس. خاتوو نەرمین وەڵامی پرسیارەکەی ئەمشەو دەزانیت؟ والله سورة حج. سوورەتی حەج. زۆر باشە خاتوو نەرمین ئەحمەد لە کفریەوە سپاس بۆ پەیوەندیەکەت. بڵێ بینەرانی ئازیز هاوکارم پرسیارەکەتان بۆ خوێنێتەوە هاوڕێیانەی پەیوەندی دەکەن بە جوانی لە پرسیارەکە تێبگەن. کام سوورەتی قورئانی پیرۆز دوو سوژدەی تێدایە واتە ناوی سوورەتێکە کە ئێمە ناوی ئەو سوورەتەمان دەوێت دوو جار سوژدەی تێدا ئەنجام دەدرێت. بەڵێ دەچینە کەرکووک لای خاتوو ئیسرا محەممەد سڵاوی خوارد لێبێ. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. الله يخوال إيوش. سلامت بخاتوو ئیسرا. بۆ وەڵامی سوالەکەتان سوورەی حەج. زۆر باشە خاتوو ئیسرا محەممەد لە کەرکووکەوە لەگەڵمان بۆی سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە ڕانیا پەیوەندێکی دیکە وەردەگرین کاک محەممەد عوسمان کاک محەممەد سڵاوی خوارد لێبێت. السلام عليكم. عەلەیکم سلام السلام ورحمة الله. کاک محەممەد السلام عليكم. سڵاوی خواتان لێبێ. سڵاو لە زۆر تۆش سپاس کاک محەممەد گیان سلامت بیا ڕەبی سڵاوی خوارد لە بەڕێز. دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس. جایزەکە کتابە دەخوازم. زۆر سپاس کاک محەممەد. وەڵامی پرسیارەکەشتان سوورەتی حەجە. سوورەتی حەج زانیاری دەیە کاک محەممەد؟ وەڵی بام زانیاری هەیە لێرە دانیشتە. زۆر باشە کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت. دەستەکانتان خۆش لەسەر کەس ببن. زۆر سپاس کاک. بەڵێ ئایزان ئەچینە لای کۆتا پەیوەندی لە بڕگەی ئەمشەو پەیوەندیەکی تر وەرەگرین کاک سامی جوندی لە دهۆکەوە سڵاوی خوارد لێبێ. سلامی خواه لەپەر بەچۆنی بەڕێزەکەم باسی؟ زۆر سپاس. خاتون ناوت چییە ئەی کوا کاک سامی؟ بەلێ دلدارە لە دهۆکەوە. بەلێ دلدار. دڵدار جوندیەوە کاک سامی خۆی شاردەتەوە. چۆن؟ خاتو دڵدار پرسیارەکەی ئەمە ئەم شەو کام سوورەتی قورئانی پیرۆز دوو سوژدەی تێدایە؟ با سوورەت حەج بێت. با سوورەت ئەمە کاک سامی پێوتی؟ بەلێ. کاک سامی معلوماتی هەیە. زۆر باشە سڵاو لە کاک سامیش بکە و سپاس بۆ خاتوو دڵدار جوندی لە دهۆکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندیەکانتان. بەڵازان ئینشاءڵڵا هەڵ دەدەین لە بڕگەی دیکەدا بین و لە پرسیار وەڵام بەڵام ئێستا دەچین لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان کە خوانی ڕەمەزان دروستکردنی خورما بە تەحین بە سپۆنسەری کۆمپانیای کاشۆپێکەوە بینەری دەبین. خوانی ڕەمەزان بە سپۆنسەری کاشۆ. لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە. تەنها هەمیشە بە ناوی خوای گەورە و میهرەبان سوپاس و ستایش بۆ خوای گەورە. ئەم شەویش دەرفەتی پێم لە خزمەتانە بن بۆ ئامادەکردنی جۆرێکی تر لە خواردن ئەویش ئامادەکردنی مریشکی مەحشیە. هیوادارم جێگەی سوودی ئەوە بێ بتوانن ئێوەی سوودی لێ وەربگرن و گەر پێتان خۆش بوو دروستیکەنەوە پێشکەشی خانەوادە و خێزانتان بکەن. پێکاتی خوانی ئەم شەومان مریشکێکمەیە. مریشکەکە هیچ لەتم نەکردو، مریشکێکی ساغە لەگەڵ سۆسێک. تۆ سۆسەکە بە ئارەزی خۆیان ئێستا من ئەم سۆسی ئێمە زۆر تونە بە ڕەنگیشیا دیارە زۆر تونە. ئەتوانیت بە ئارەزی خۆت هەر جۆرێک بەهاراتێک حەزت لێیەتی یان زۆر تون بیان تون نەبێ بە هەر جۆرە بەهاراتێکەتێ ئامادەی بکەیت.
پاشان ئاوی لیمۆ ئەگەر لیمۆکان فرێش بن ئاوی 2 لیمۆ تا 3 لیمۆ کافیە ئەگەر کرا هەندێک لە زەیت یاخۆ زەیتی زەیتون باقی سۆسەکە بە ئارەزووان ئارەزوومەندانەیە کەوتە سەر خواستی ئەو خانەوادە و خێزان من هەندێکیش برنجی بۆ ئامادە ئەکەم لە بەرەوەی ئێمە برنجەکەم مینەکەمان مەحشییە سپاس بۆ بیڵاک سپۆنسەری بەرنامەکەمان بەرنامەی شانە ڕەمەزان و بە تایبەتی بڕگەی خواردن نوشی گیاتان بێ بەڵێ بەڕێزان بە برنجەکەی من برنجی بێڵباکە برنجی خڕی بڵباک 2 جۆر لە برنجیان هەیە برنجی دەنک درێژیان هەیە لەگەڵ برنجی دەنک خڕیان هەیە کەسە من هەندێک لە برنجە دەنک خڕەکە ناشی شۆرمەوە لە ناو کەمێک ڕۆم سوورەکەمەوە سۆسەکەیشم ئامادەیە گەڵ هەندێک گێزەر هەندێک گوێزیشمان هەیە لەگەڵ پسکە لەگەڵ گازۆ ئەوە کەمێک کەمی پێکەوە سوورەکەمەوە هەندێکیش شوێ هەندێک ئاوی گەرم بۆ زیاد دەکەم تاوەکو سۆسی مریشکەکە بەکارهێنم جوان مریشکەکەی پێ ئەوە بکەم ئەم سۆسەی من زۆر توونە بۆی ڕەنگی ئاوایە بەوا باشترە لە ڕەمەزانە زۆر دوورکەوێنەوە لە خواردنی سوێری و ترشی و توونی ئەو شتانە لەبەرەوەی جەستە کاتێکی زۆر ئەمە بڵێن بگرینەوە لە خواردن و خواردنەوە باشترە شتێک بخۆین کە ئاوی زۆر بێ وەک سەوزە ئەوە زۆر گرنگە کە لە ژەمی ئێوارە و پاشێوە سەوزە هەبێ بەڵام بە تایبەتی لە ژەمی ئێوارانە جۆرە سەوزەیەک نەبێ بۆنی هەبێ ئەوەی ئەگەر نوێژ و تەراویح کرا لە مزگەوت ئەوە جوان بەدەست ئەبێ مریشکەکە ئاوا لەگەڵ سۆسەکە تێکەڵکەی نوشی گیاتان بێ برنجەکە لەگەڵ ئەو حەشۆی کە ئامادەمان کردووە کەمێک ئاوی گەرمان تێتر بۆی نەرم بێتەوە
ئەو پێکاتی ئامادەمان کردووە کێنەوە مریشکەکەەوە. بەڵێ بەڕێزان ئێستش مریشکەکەمان ئامادەیە بۆ ناو فڕن. لەسەر دەرەجەی 240 دامناوە. ئێستا بڵێن سەرۆی خوارەوەشی هەردووکیان پێکەوە ئیشەکە. لێگەڕێم بزانین تاکوکەی ئامادە ئەبێ. نوشیگیاتان بێ. بەڕێزان وەگە بینن ئێستا مریشکی فڕنەکەمان ئامادەیە. سەرتاوەک مریشک بە مەحشی بوو، برنج و ئەو شتانەمان هەبوو لە ناوی. ئێستا جوان ئامادە بووە، ژەمێکی کاملە بۆ خێزانێک کە حەز و ئارەزووی لێبێ. بەڵام کاتێکی زۆری ئەوێ لە ناو فڕن بێ، تقریبان 2 ساعات تا 2 ساعات و نیم ئەوێ لەسەر ئاگرێکی هێواش فڕنەکە لەسەر دەرەجەیەکی هێواش بێ بۆ ئەوی بە جوانی مریشکەکە بپیشێ پاشان ببرژێ. لەبەرەوەی ئێمە مریشکەکە کاملە، هەنی پارچەی بچوک نییە، ئاسانتر ببرژێ، درەنگتر ئەبرژێ. بەڵێ بەڕێزان سوپاسی خوای گەورەکەم شەویشتوانیم لە خزمەتە نابم تا واقعێکی تر و بەرنامەیەکی تر بە خوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. خواتان لەگەڵ سفرە و خوانتان هەمیشە هەڕازاوە بێ.
بینەرانی عزیز بە سپۆنسەری کۆمپانیای بیلباک دیارە ئەم شەوی خوانی ڕەمەزان سوورکردنەوەی مریشکێک بوو مێدەکەین سوودان لێ وەرگرت بێ و زانیاری نوێی تێدا بوو بێ بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. وەڵازان دەچینە لای بابەتی سەرەکی ئەم شەمان کە باسکردن لە ڕۆڵ و ئەرکی بانخوازان لە دێر زەمانەوە تاوەکو ئێستاش بانخوازان و مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە پرسەکانی کۆمەلگادا لە بوارەکانی ئاینی و چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان لە پرسە سیاسیە گرنگەکانە کە پێوەستن بە ژیان و ئابووری خەڵکەوە و لە ئێستاشدا باز لەوە دەکەین کە زانین لەم جیهانی ئێستادا ڕۆڵ و ئەرکی بانخوازان لە چیدا خۆی دەبینێتەوە بە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان لەگەڵ مامۆستا کامەران عەلی خوارەحەم زانایانی مامۆستا زۆر بەخێر بێ. مامۆستا زۆرێک لە بیر و بۆچوونی دیکە هەن کە لە ڕێگەی میدیا و سۆشیال میدیا و لە بەڕێگەی جیاواز بانگەشەی فەساد و ئەلمانیەت و کۆمەڵی بابەت دەکەن لەم جیهانی ئێستادا کە هەمومان دەیبینین ئەرک و ڕۆڵی مامۆستایانی ئاینی دەبێت چی بێت؟ بەڵێ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. خوي الراسيدة سرتها بەر لەوەی باسی فکری بەرامبەر هێرشی بەرامبەر بکەی دەبێ باسی ئەو کلێنانە بکەی کە بە سەبەبی کەم تەرخەمی مسلمانانەوە لە نێو مسلمانانیشە نخبەی بانخواز و داعیەکان کە توانراوە بۆشایی بدۆزرێتەوە بۆ ئەوەی کەوا دوژمنانی ئیسلام زەفەر ببن بە مسلمانان و زەفەر ببن بە مسلمانان چونکە زەفەر بە دین نابرێ بەڵکو زەفەر بە مسلمانانە برێ. مسلمانان چەندێ پاشەکشە بکەن لە دین چەندێ شوبهەیان بۆ دروست بێ بەرامبەر بە دینەکەی خۆیان لە دینەکەی خۆیان بێنە دواوە ئەوەنە وەکو ئەڵێ لە ژیانیش دوا ئاکەون لە شتە جوانەکانی دنیاش دوا ئاکەون لە ڕۆڵی ئینسان بوون و مرۆڤبوونی خۆیان دوا ئاکەون. بۆیە سەرەتا زۆر مهمە من ئەوەی کە لێرەدا باسی یەکەم ئەوەندەی سەرەداوێکە بۆی دوای ڕەفیقەکانم تەفاسیل و وردەکاریەکەی شی بکەنەوە ئەوەندە کات و دەرفەتەکەی ئەوەنێ کە ئیحاطە بە بابەتەکە بکەین. ئەو سەرنجانەی من بۆم دروست بووە لە خەلەل و کەم و کوڕەکان لەگەڵ فراوانی و زۆربوونی کەناڵەکاندا ئەمە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان و سایت و یوتیوب و هەموو جۆرەکانی تری ئەو کەناڵانەی کەوا لە سۆشیال میدیادا ئینسان هەموو کەسێتیان توانێت وەکو داعی دەربکەوێت هەموو کەسێت توانێت وەکو بانخوازێک دەربکەوێت ئاەت باز ئاەتی قورئانی باز بکا و شیکاری بۆ بکە فەرمودەی سەحیح فەرمودەی پێغەمبەر ئەسڵام باز بکا و شیکاری بۆ بکە. هەموو کەسێک هەر توانای ئیلقا و خەتابە و ئەوەی هەبێ ئەتوانی ئەم ئیشە بکا و دیاردەکەی زۆر زۆرە ینی خەڵکێکی زۆر داعیە بە تۆڕە کۆمەڵایەتەکان هەندێک لەوانش لە پشتی مینبەرەکانەوەن ئەمانەیان ئەگەر هەڵە لە مەدا بێت ترسناکترە. با ئێمە یەک باس بکەین. داعی لەگەڵ فەقیها دووشتی جیاوازن مامۆستا بەڕێزەکانم ئەمە ئەزان هەموو داعیەک فەقیه نییە مەرجێ هەموو فەقیه داعی بێ. جاری وایە کابرا زۆر فەقیهە قبولی هەیە قبولێکی جەماهیری هەیە لەسەر ئاستی کوردستان ناسراوە بەوەی پیاوێکی فەقیهە پیاوێکی بەڵام توانای ئەوەی نییە مەسەلەن وەکو گەنجێک کە تازە پێئەگا ئەچێتە مینبەرێکەوە یان سایتێکی هەیە یانەوەی هەموو شەوێ بەرنامەدا بەزێنێ هەر شەوێ لەسەر تەوەرەیەک قسە ئەکا بە زنجیرە بە دەیان سەدان با بڵێن بەرنامەی تەلەڤیزیۆنی هەیە هەر شەوێ لەسەر تەوەرەیەک قسەیەکە یان کەناڵێکی مینبەرێکی هەیە و لەسەر مینبەرەکە ڕۆژی جومعان قسەیەکە و لە مناسبەت جیاوازەکانە قسەکە و دوایی لە سۆشیال میدیا بڵاوە بێتەوە خەڵک گوێی لێ ئەگرێ. ئەم جاروای فەقیهەکە هەزار ئەوەندەی ئەم عالمە بە حەڵاڵ و حرام بە هەموو جانبەکانی حەڵاڵ و حرام ئەو قەواعیدانەی کەوا شتێکی پێ حرامەکرێ ئەو شتانەی کە ئەو قەواعیدانەی کەوا شتێکی ڕەوایەتی پێدرێ و حەڵاڵەکرێ. بەڵام ئەمە لەبەرەوەی ناوبانگێکی هەیە هەڵەکە ئالێرەدا هەیە. وەکو ئیمامی شافیعی فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ عیلم سێ شبرە عیلم سێ شبر شبر یعنی بست العلم ثلاثة أشبار سێ شبرە. یەکەمیان التەکەبر لە قۆناغی یەکەما ئینسان کە ئەبێ بە تەڵەبەی عیلم و چوار کتێب بخوێنێتەوە ئەو ئاوا و تۆزێ خۆیە بینێتەوە لە مینبەرا و ئەزانێ خەڵک گوێی بۆ گرێ و ئەزانێ ئەتوانێ وتار بدا و ئەزانێ یانی جەوی بۆ ئەڕەخسێەوە مانەی جایتی سۆشیال میدیا بێ یان هەر مەجالێکی تری بۆ ڕەخسێ لە تەکەبوردایە
يعني كسب عالم نازانه خو خلق تكفيرك مثلا بتايبتي لمساله خلاف كان اجاي لبابتي خلافني لاصولياتي خلاف ارنيه باشا ابو حنيفه بو قوريه امام الشافعي بو قوريه وعظمتي الله جاوت شي زاني ما مصايك خو مان كسكي مشهور وديار وقصي تشيروكي واقعيه الله لو منطقه شار باجي رما ملاب وملا رمضاني وملا گنج او بنامتي ما مصا شوار كتاب من خوندوتو بينج بخون مور بينج مذهبك بكم ببينج هر بينج مذهبك الله وهر شوار مذهبك الله وشينم وتو ملاكا كتو توشي نخوش استحمار بويت باشا جامع بس كم ليله دعويه گەورەترین ترسناکتیش ئەوەیە کەەوە ئەم داعیانە ئەو بەریەکەوتنەشان لە دەرەنجامی کاتە مامۆستا لێرە پرسیارێکیش هەر بۆ بابەتەکەی تۆ ینی بابەتی کە باز لە ڕۆڵ و گرنگی پێگەی زانایان و مامۆستایانی ئاینی یاخود بانخوازانەکەین بینیمان لە مێژووە شۆڕژگێڕان پیاوچاکان سڵحکەری بینی کێشە کۆمەڵایەتیەکان دەمڕاز ینی بۆ دەیان مشکی لە مامۆستایانی ئاینی یان بانخوازەکان ڕۆڵ و کاریگەریەکی زۆر ڕاستەوخۆ ئەرێنیان هەبووە بەڵام ئێستاکە دەبینی وەک باستر کۆمەڵێک بانخواز هەیە ڕەنگە ئەدای دەربڕینی باش بێ بەڵام ئەدەبیاتەکەی هی پێش بانخوازبوونی هێشتا بەسەری وە دیارە و بەری نەداوە گەرچی ڕەنگە لە ڕووی جسم و بەدەن و عەقڵێکی سالم و جوانی هەبێ بەڵام بە ئەدەبیاتی قسەیەکە مرۆڤ تەریق ئەبێتەوە کە لە مینبەر دەرەکەوێتەوە نوع زمانێک بەکارێنێ و دەبینیت لێرە و لەوێ دەنگەکان بڵاوە بنەوە یعنی زمانێکی بازاڕیە ینی ئەمە تا چەندێک تەئسیر ئەکات کە بانخواز ڕۆڵ و پێگەی لاواز بێ هەر کەسێکەڵ دەسێ دەبێتە بانخواز هەر کەسێکەڵ دەسێ قسەیەکە ینی بەسەراحەت مامۆستا وەڵام دانەوە ینی وەڵامێک بۆ مامۆستا فڵان وەڵامێک بۆ مامۆستا فڵان وەڵامێک بۆ مامۆستا فڵان ئەو ئەڵێ ئەم ڕاز ناکە ئەو ئەڵێ ئەم ڕاز ناکە ئەمە بانخوازان ئیدی کاتی ئەوە نەهاتوە تۆزێک لە باتیەوەی لەسەر شاشەکان دژیەک بۆ سندانیشن مەجلیسێک کاکە تۆچیت پێ باشە من چین پێ باشە لە کۆتایە هەمماڵێن خوا یەکە و پێغەمبەر یەک پێغەمبەر و یەک قورئان و کۆمەڵێک ڕێنماییمانێ ئەمە تا چەند پێگە و ڕۆڵ و گرنگی زانایانی بانخوازان کەم ئەکاتەوە یاخود ئەگەر ئەو پڕێز و حورمەتم تەئسیر ئەکات لەوەی نەتوانن باشتر ئامانجەکان بپێکن. بەڵێ کاک شوان بە هەر لە زڵنی وەڵامی پرسیارەکەی جەنابتە ئەچمەوە قەولەکە ئیمامی شافعی کە فەرمێ عیلم سێ شبرە شبری یەکەمی تەکەبورە ئەمەی کە ئەم فەوزایە دروستەکە ئەم بێسەرە و بەریە لە فتوا دروستەکە ئەم بەریە کەوتنە خراپە لە بین داعی بانخوازەکانە دروستەکە کە ئەیبینین لە سایتەکان و لە کەناڵ ڕێگایانەکانە بەشێکی پەیوەندی بەم مەسەلەی تەکەبورەوەی هەیە بەشی دووەمی ئیمامی شافعی فەرمێ قۆناغی دووەمی عیلم تەواضوعە کابرا وای لێ دێتە حەز ناکا خەڵک بزانێ عیلمی هەیە لە ناو مجلیسێکا داعیانیشی حەز ناکا خەڵک ڕووبکاتەوە حەزەکە ڕووبکەنە کاک فڵان و کاک فلانەکەس لەوی لادەن یعنی خۆی ناکا ناچێتە هەر شوێنە خۆی کا بە سووری بەرلەش کرد و یەکسەر دەستکا بە فتوادان و یەکسەر بە جۆرە خۆی دەرخا کە من عالمی وەحیدم لەو من لەو ناوە حەزەکە هەر کەسێ بێ با لە خواریەوەی شۆ بێ مستەواشی لە خواریەوە بێ حەزەکە لەم دوورکەوێتەوە بابەتەکە چونکە بۆ مەسئولیەتەکەی ئەزانێت کە چەندێک گەورەیە قۆناغی سێم لەمە گەورەترە وأكا لخوي ككس نزاني أم كس أزاني ككس يعني أو تواضع كي أما نزور بك ككس نزاني أما زور يا تماشاك كاكا من لخطبي ما مصادانيشتو لأن من برا يوم ليبو أما مصاجنجة تازة بياجشتو تازة بياجشتو خوا موفقك وخوا كوميك طبعا قناغي كاديتك قناغي دوم تواضع يسال قناغي تكبر عليك كاكا والله نفاق والله نفاق والله نفاق شي نهاتن بۆ نوێژی جەماعەت باش بڵێ مامۆستا پرسیاری لێ بکە یان گەنجی هەڵسێتەوە پرسیاری لێ بکە بڵێ ماشە مامۆستا نیفاق کام جۆری نیفاقە نیفاقی عەمەلیە یان نیفاقی اعتقادی علمیە طبعا ئەم مامۆستایە ئەبێ بڵێ وەڵا کاکە نیفاقی عەمەلیە ئەسڵەکە وایە نیفاقی عەمەلیە چونکە نیفاقی اعتقادی لە مەنزیلای کوفری ئەکبەر و شرکی ئەکبەرایە خروج عن الملة يعني لملة إسلام تدرو مخلدة لآجرة لروجي قيامة الشفاعات شموليناكا لآجرة أمينيتوا إباشا هر خدي نوجي جماعات خوي خلافي لسر لا عندي العلماء فن فرض عينه لا عندك فن فرض كفاية باشا إباشا ما مصر نوجي جماعتك خلافي لسر هل بدايته خلافي لسر فرض عينه فرض كفاية أما يك دو أم جارك أم شيء نفاق كبكاري ديني كام جوري نفاق أجر نفاق عملية إيه بيغمر إخوة عليه الصلاة والسلام منزلين نفاق عمليان بابلين حكم النفاق عملي شيء جناحي كبيرة أو بركة جناحي كبيرة إيه كوابوكاك اختوك عليه نفاق والله أويني منافقة أم لزيني عامي مسلماننا
كمكي نخبة أهل علم نبي بواري أم اختصاص دا هم ينوى حاليا كتو علي نفاقا يعني أم كس خروج عن الملة منافقة باش خوا بيغمر خوا براس نازاين لدلو بالروالط خوي بمسلمان لدلو دجاتي دينك بلام نفاق أم نفاقان نفاق عملي نفاق اعتقادي نية أمل لك للايك ترى تو أم خلقوات يعني أم خطري أم تشيا تو أميك لنوجه روجي جمعة دي آماده به لسطا دي أما لنوجي بياني آماده به إيك وابو تو حكم تو رش بابلين يعني تو ربونك رشتوه بسر نوش خوينك أني خوتا أو أنيك روجي جمعة لكاتك أبي رحم بزيبو أمانة به احترام الرزبو أمانة به نبي تو بليكاك تو كإساءات يبو نوجي جمعة أي بو بيانينا أجر بيانينا النفاق يا باشا كابراج نازاني النفاق خوي بمنافق زاني الله والله معناه هيك عبادتكم قبول يمن لبرا ها سقطيات امتشي بما مصايب زاني نفاق عملي شيء نفاق اعتقادي شيء ام هليك ام كرديتي بون منا بيغمر اخوانا فرمي عليه الصلاه والسلام نشانه كان منافق سيجو تشوار جورن الروايات كافر سيجورا كان اذا خاصم فجر كان اذا تمن خان اذا حدث كذب اذا وعد اخلف باشا دور رواياته هيك كان شواري كان سي إيه باشا علماء فرموا إذا حدث كذب هيج كسي هي اللي إما تشيدرون به إيه تو بيقدروا حكمي نفاق لسر من بدي ترسناك كي أمي يعني نسريك بوعدي يعني نسريك خيانة الأمانة علماء فرمون الشيخ عثيمين رحمة إخوائي روضة المتقين شرح رياض الصالحين دا دليل أجر أم كسش تكتي دابو بخصلت يعني وانا أسراب الناو خلقك فلانة كسيكا دروكا أوني دروك بو بخصلتي دا أون دي بابلين لكاتي منافسة وأمانة دا يعني لكاتي كيبركيو مناقشة وعندا أون جون فروشة بجون فروش وبدمبيس مشهور بوا إذا خاصة مفجر لست تفسير يواني كوالين لكاتي مجادلة دا جون دا يعني لكاتي شر وكشة دا جون ناشرين دا هندك شنو إذا خاصة مفجر ما بس بيوي أجر لبيني دوكس دا صلحي كرد إشكينته بلا أوهنا ذاك الظالمة يعني لقازانجي أو إشكينته يتر بدافع خدماتي بالرشوة برت الحاكم وقريته حتى ما موصلك حتى وكريسبيك وقضاوتك على بين دوك صو خيانة لا إيشك خويك أم جرى ما بس من الدواء أما مصاب الرزاء عليك دروزن منافقة إيه باش دروزن أو درويكي كدو منافق بوا إيه باش قينا درويكي كدو منافق بوا بس نفاقة تشجوريكي نفاقة أم كابرا يقدروا يكدوا أم كابرا لنا وخلقا ومشهور نيكا بياويكي دروزنا لا كوتو تم موقفك ودرويكي كدوا يعني ألا أمانتك كمو كوريكي كدوا بارحال ما بس تكمل رداوية كورترين ترسناكتين أوي بويا ما مصير ستماشاكن زور مهم احترام لخلاف قرتن ما مستايق ديت موضوعك باسكا لبيشي خويا إمامي تربو باسي كتو بون الشيخ الشعراوي أو رأيه نايا ذكري رأيك الشيخ الشعراوي كابي عيبة بتوزي خولي شعراوي شاناقا يعني لعلم لودا قبولي هيجنية لنا مجتمعكم القدا بلام شعراوي أو بياو عظيمية باشا بي عيبة بركاك الشيخي شعراوي إمامي من لما مسألة يدا من رأي موايا أو قصي إمامي شعراوي بسندك أفرمي فلا نشد لا ذكري شعراوي هكا علي من رأي موايا أوابي لو كاتدا موضوعك أو روجيني دشایەتێکی زۆری بۆ دروستە بێ دوایی مەجبورە بێ بۆ پاشە کشە بکات دێت چییە کاکە من زۆر داوای لێبوون نەکەم وەڵا غەڵەتم کردوچێ ئێبابە ئەگەر بتوتایە شەعراوی هیچ کەسێ ئەو هجومەی ناکردە سەرت باش ئەو پەڕگەیانەوە ڕێیە مەرجوحە دوایش پێویستی بەو اعتیزارە ناکرد تواضع بنوێنە من أقول لا أتكلم بكلمة وليس لي فيه إمام كان خوش بلام كاكا ابن قيم وافرمي ابن تيمية وافرمي كاكا ابن حجر وافرمي لفتح البارية فلان لفلان بو أوي إمامي اللي بيشمو بي أجر رأيك شم بسن نبو للاي خلقي خلقنا لك كاكا تو بابتك وروجان دو زور أوي صدان موضوع ماني يكي اللي حرت ترسنا كان حسمي خلافة كاتي أبو حنيفة رأيك هي لسر ما بتك لبابتكان لنكاح بلا ولي وبقر حتى وقات هر موضوع كتير خرابته بتصد لصد بيتواني أبو حنيفة وكوي أبو حنيفة يجي الإسلام نزانيوا آخر منه كان قبولك جماوري ما نعلم أويا نأمين دارم بوشوازك يعني نتعمق ما لفقها تو كستونا ناسه
مامۆستا بوو ڕاشتەگرم بابەتەکە ئەمەیە ئەم فەوزایی دروست بووە بانخواز دێ لە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر هەمومان کافرین بانخوازمان هەیە بێ بیرکردنەوە فتوادا بانگوازمان هەیە کۆمەڵی قەزیە زانستی لە قورئانە بۆ نمونە باسی زەوی تەخت و خڕکە بۆ نمونە بۆ ڕێحانی بیرونی زانایەکی ناو حەزارەی ئیسلامیە 600 لەمەوبەر هەر قیاسی گۆی زەوی کردو لەگەڵ تەکنۆلۆژیای ڕۆژ چەند کیلۆمەترێکی فەرقەیانیامان هەموو زانای گەورن بەڵام کۆمەڵێک زانست هەڵ ئەوسوڕێنن دژی واقع و منطق و حتا دژی کۆمەڵێک لە ڕاوبۆچوونەکانی ناو قورئانی پیرۆزن ئەمانە لە کۆتاییە خزمەت بە کێیەکەن خۆیان گەورەکەن هەر بەڕاستیانەوەی خزمەت بەدین بکەن یاخود یانەوە پێگەی بانخوازی و زانایانی کەم بکەنەوە یا ئەسڵن هەر موسڵمانن ئەم فەزیحەت چی ئیسفادەیەک خەڵک ئیکایانی من گوناهم چییە مامۆستایەک لای ڕەنگە من پیاوێکی باش بێ بڵێ ئەمە وایە ئەوی تێڵێ نەوەڵا وانە ینی بانخواز ئەبێ کێ بانخوازە بانخواز ئەبێ چی بکات چ ڕێگایەک بگەینە بەر ئەو فۆرمانەی کە ئیتر بانخواز ئەبێ بیگرێتە بەر بۆی پەیامەکان بە هەموو شێوەیەک بگا بۆ کەسێکی خوێنەوار بۆ کەسێکی نەخوێنەوار بۆ 18 تا 20 بۆ 20 تاسی بۆ 30 تا 40 بۆ 6 ساڵێک بۆ عاقیبەت خێرێک کابرا 80 ساڵە ژیاوە ڕەنگە بکرێتە ژێر تەسیری مامۆسایەک خوانە خواسە لە ڕێ لابدا و وەفات بکە مامۆستا ینی مەسئولیەتی سەر بانخوازان لە کۆمەڵگایمە زۆر قورسە پێم خۆشە سەرنجی بەڕێستان لێرەوە زۆر بە ڕاشکاوانە کە بانخوازەکانە بێت چی بکەن من ناویستیشمەوە بڵێمانی بەشێک لەو مامۆستانە بەداخەوە کەمێک ئینکارن ینی تۆ پێڵێ ئەمە شتە ڕاستەکەیە هەر ئینکارێک هەر لەسەر ڕێەکەی خۆیەت یڵێ ئەمە بەڵگەی بۆ نمە ئاەتی قورئانە ئەمە فەرمودەی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم بەڵام هەر ئەڵێن هەر ئەوەی من ڕاست ئەمەمان زۆر بینیوە لە سۆشیال میدیا بەتایبەت خۆی ئەزین چۆنم یەک شتە ئەگەر بانخواز موقعی خۆی بزانێت لە شەرعدا یعنی ناکەوێت ئەم هەڵانەوە بۆ نمونە بانخواز کە تۆ ئەبی بەداعی مەرج نییە فەقیه بی ئەوەی کە فتوایە و یەکلاکردنەوەی ئەم وەجهەیان دروستە یان ئەو وەجهەیان دروستە ئەمە حەڵاڵە یان حرامە ئەمەیان دروستە تۆ سەیری عولەما وشەی حەڵاڵ و حرامیان بەکارهێناوە لەگەڵ دروست و نادروستە فەرق چییە لە نێوان دروست نییە لەگەڵ حرامە ئەوەی کە ئەوتریە دروست نییە نەسێکی سەریح نییە یعنی هیچ ئینێک هەڵ نەگرێ هیچ تەویلاتی هەڵ نەگرێ ئەوەی کە ئەڵێ حەڵاڵە معنای بە نەس حەڵاڵە ئەگەر نەسێکەیەکەوە وەکو چۆڵێ هیچی شوبەیەک هەڵ ناگرێت لەسەر ئەمە کە ئەڵێ حەڵاڵە ئەمما ئەگەر کەوتە ئەوەی کەوا نەسەکە کێشەی لەسەر بوو ئایا ئەم نەسە ثابت ئەبێ یان نا ثابت بۆ یان نا یان فرە وەجهی تریە یانە ئەو کاتە عولەما وشەی دروست بەکاردێنێ بڕۆ لە هەموو کتێبە فقهەکان ئەڵێ جاز العولەما باشە لا يجوز قالوا بأنه لا يجوز ئەمە بۆ ناڵێ قالوا بأنه حرام ئەمە حرامە باشە وشەی لا يجوزی بەکارهێناوە کەوا بوو تۆش لە کاتی وتارداندا ئەو شتەی کەوا هیچ ئیحتیمالێکی هیچ خلافێکی تێدانی و هیچ خلافێکی لەبارەوە نەبیستووە لەوێدا بڵێ ئەمە حرامە ئەتوانی وشەی حرام بکە گۆشتی بەراز حرامە باشە عارق حرامە باشە بەڵام کە دێتە سەر مەسەلەن بابەتێکی تر لەسەر مەسەلەی مۆسیقا مەڵێ کاکە حرامە باشە بێ وشەی چکا بۆ لەسەر حەدیثەکە قسە هەیە جا من ڕێگەم بدەن یەک شتان بۆ باسکەم ڕۆژێک لەگەڵ برایەکی بەڕێزی متەدەینە ئەمانی کە زۆری دیعای پابند بن بە سونەتەکەن وەمانە بە تایبەتیوانی کە هەموو حاکمێک بە وەلی ئەمری مسلمانانە زانن لەسەر ئەو حەدیثەی ستفترق أمتي على 73 فرق لەسەر ئەمە بوو بە مناقەشەمان وتم کاکەوتی بەڵێ وتم جاری ئەمە یەکەم حديثك لبخاري مسلمان هاتوا للا علماء بيجي حديثك لبخاري مسلمان به وك أو حديثا يك لبخاري مسلمان أما يك أما ده لبيجي حديثك دو حديثك خوي قصي لسره هندي العلماء وريان نكتب ضعيف يا صاحبي يعني قرب بيكتب كل حديثك أبوي بيننا تيبكن بس أويك أمتي في عمر إخوة فرمي عليه الصلاة والسلام لآخر زمانه أمتك من أبي بحفتها وسي فرقة باشا حفتا و دوانیان بۆ ئاگرە یەکێکیان بۆ بەهەشتە ئەوش ما ئەنا عەلەیه و ئەصحابی ئەوەیە کەوا من و پێغەمبەری من و هاوڵانی لەسەرین باشە جا حەدیثەکە لێرەدا ئەفەرمێ ستفترق ئومەتی وشەی ئومەمان هەیە لێرەدا جاوتم برای بەڕێزم جارێ وەرە بە ئەمە تەفرەقەی لەسەر دروست نەکەین چکە خوای گەورە لە 5 ئاەتی سوورەی بەقەرەدا کە ئەمە متەواتیرە و هیچ قسەی تێدا نیە کە ئەمە کەلامی خوایە باشە هیچ شوبەیەک هەڵ ناگرێ ئەفەرمێ باسی صفەتی ئیماندارانەکە باشە لە سوورەی موئمینە باس صفەتی ئیماندارانەکە بە ئەمە یەک دوو ئەگەر بینە سەر حەدیث ئەم حەدیثە لە بوخاری و مسلمانیە
سي أم حديثك لبخاري ومسلم دانية هندي علماء لسر سندك الشقص يعني باشا لسروي كوان وريان نقرتو عندي علماء بضعيف عن زاني ما هم يبيجيم حديث ده بس يعني شوار حديث خوي هرب عام جل حديث متواتر كان علماء فرمون إمام مسلم فرمون مفيد يظن يعني أقربون من فرموديك بيغمر باسكت عليه صام جل متواتر كان من صد لصد قناعة مواب أم فرمودي بيغمر عليه صام إيش بيجد توتي كاكا من لسطا بنجاب أو رماية أو فرمودية لسطا بنجاش إيشي بيكم ناتوانم بڵێ ما بێبێکەی لە 16 ئەمە خۆی منزیلەی حەدیث لە چاو قورئاندا بەم شێوازەیە حەدیث مفیدی ظنە مفیدی یەقین نییە وەکو ئاەتەکانی قورئان ئەمەش ئەمە جایەک پرسیارێک وتم برای بەڕێزمتی بڵێ وتم وشەی ئومە لە حەدیثەکەدا هاتووە ستفترق ئومەتی باشە ئەم ئومەیە ئومەی مستەجابەیە ئومەی داوەیە وتی وەڵا مەبەسی پێی ئومەی داوەیە نەیزانی هەر ئەسڵەن تێ نەگەیشتوە کە ئەم هەر لە قسەکەی من تێ نەگەشت ئەسڵەن نەیزانی وەکە لەسەر وشەی ئومە خلافەیە ئەگەر بیزانایە خلافەیە و ئەمەی بە ئاگای ئەم ئاگایەیە بۆیە ئەو غەڵەتە گەورەی نەیەکرد وتم دەی ئومەی داوا زانی مەبەسی پێی چییە وتی مەبەسی پێ چییە وتم ئومەی داوا هەرچی پێغەمبەری خوا عەلەیهیسسەلام بانگی کردوێ بۆ ئیسلام بە یەهود و بە نەسارا و بە هەموو ئەدیانەکانەوەی کە لەسەرەتا هەمووی ئومەی داوایە کەوا بۆ 72 فیرەقەکە لەوانتەوە بێ ئەوەی ئێمە ئەنا عەلەیهی وەسحابەکە ئێمەین دوای کە زانی خەڵەتەکەی گەورە بووە وتی ناکاکە ئێمەی ئومەی مستەجابەیە ئێمەی مستەجابە مەسی پێی ئەوانەی کە وەڵامی پێغەمبەریان داوەتەوە عەلەیهیسسەلام دوایی بووەتە تەفرەقە لە بینەنا هەوتم برای بەڕێزم تو ئاگای لە وشەی ئومەکە ئەبێت چەند فتوا دابێت لەسەر ئەم مەوزوعە وتبێت کاکە ئومەت ئێمەین و ئاوە مەمەسم لێرە دامێ ئەگەر ئەم پیاوە تەواضوعی بنواندایە تەواضوع بیوتایە کاکە وەڵڵا من نازانم وشەی ئومە معنای چییە تەفسیرەکەی معنای چییە ناکەوتەوە غەڵەتە گەورەترەوە جاری وایە تۆ بۆ ئەوەی یعنی دەکابرای داعی بۆ ئەوەی غەڵەتێکی وا نیشاندا لە خەڵکە غەڵەتی نەکردووە ئینسانێت سێ غەڵەتی ترەکات چوار غەڵەتی ترەکا ئەبێ بە ئەوانیشە بێ بە بار بەسەری و ئەمیشی هەبوو و ئەوانیشە بن بە بار بەسەریەوە بەڵام ئەگەر تەواضوعی بناودا بیتە وڵای یا ئەم مەسئلە من تەطەڕوقی بۆ ناکەم چونکە ئەهلی اختصاصی خۆیە من خەڵک پرسیارم لێک ئەڵێ مامۆستا میراث ئەڵێم کاکە وا ئەهلی اختصاص ئەڵێ خەو بینین ئەڵێم کاکە من اختصاصی ئەو بوارەم نییە ئەڵێ کاکە ئەڵێم کاکە مەوزوع بە بۆ لێژ نەفتووە چونکە مەوزوعێکی سەردەمیانەیە و بە یەک مەلاحەل نابێ بۆ تۆ مەبەستم لێرەدا ئەوەیە یعنی ئەمە کۆی ئەو ناتوان توانڵ بڵم یەک لەسەر دەی ئەو شتانەیە کە خەلەلێک دروستەکە لە بانخوازەکانە هەم بەریەکەوتنیان بۆ یەک لە لایەک دروستە بێ هەم لە ناو خەڵکە مەنزیلەیان دا ئەبەزێ هەم لەگەڵ ئەوەشدا با بڵێن خەڵکیش چەواشە ئەبن ئەڵێ مامۆستا فڵانە کەس ئاوای وتووە تۆش ئاوا ئەڵێ باشە کاتجارێک کابراایك پرسیارێکی لێکردنتی مامۆستا سەبارەت بە سیارەی علوجەکانەوانی 2003 وتم کاکە گیان دروستە مامەڵە پێوە دروستە خەریک و شێت بێ وتی مامۆستا فڵانە کەس وتوێتی ئاوا قسەی ئەو یعنی وای ئەزانی قسەی ئەو قسەی پێغەمبەری خۆی عەلەیهیسسەلام وتم کاکە گیان بڕۆ بڵێ بەم ئەدیلەیە دروستە کە چواتەوەتی وەڵا قسەکەی مامۆستا کامەران دروستە ئەوەی بە قەدەری ئەوەی زەرەری لە سەدام حوسێن کرد بێ ئەتوانێت کابرا دابووی بەسەری خۆیەتی باوکە ڕۆما مۆسا من 2 ساڵ بەس حکم بەس زیندانی سیاسی بووم 2 ساڵ چەند ساڵ چەندێ ماڵم ڕووخاوە یعنی فتوا داوای فتوایەکەم لێ کردی لە بەغدا سیارێکی جوان لەم علوجانات 2003 هاتە بەردەسم لە ژێرزەمینە بوو سولفی لێ نەدرابووی ماڵە بەعسیەک بوو گوتی حرامە نەیکڕی ئەزانی چەندێ زەرەری لە مندا قسەکەم لەسەر چییە یعنی کاکە ئەم ئینسانە فەقیه نییە داعیە بانخوازە پیاوێکی بەڕێزە پیاوێ دیندارە خواناسە بەس فەقیه نییە ئەم وردەکاری و شیکاریە لە باری حەڵاڵ و حرام و ئیشی فەقیهە ئەم فەقیهەش لەوەچێ زۆر جار کەس هەر نەیناسێت لە مینبەرشەوە زۆر بەکەمی دەرکەوێ بەڵام قبولی هەیە لە ناو خەڵکە فڵانە کەس عالمە فەقیهە پیاوێ خواناسە ئەمجا قبول زۆر موهیمە داعیە بێ قبولی هەبێ قبولەکە چێ خەڵک یعنی لە هەموو جانبەکانەوە ئیعترافی پێ بکا کە ئەمە ئەهلی فقیشە ئەهلی فتوا دانیشە مامۆستا من ئەمەوێ زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارە لە بەڕێستان وەرگن و دەرفەتمان کەمە پەیامت بۆ بانخوازەکان لە خۆشتەوە وەکو ڕێنمایەک زۆر جار دەبینین بانخوازەکان ڕەخنەی ئەوەیان لێ دەگرێت دەڵێ فڵان کەس قورئانیە بەڵام پێڵێ قورئانی ئەو کەسەی کە هەر خۆی حەدیسیە یعنی مەسەل لەمە دەرناکەم بۆچی کابرا بێ پشت بە سەنەدی قورئان ببەستێ
پێمان لاواز بێ بەڵام ئەبینین لێرە لەوەی هەموو ئەو با بڵێن بەداخەوە ئەم زمانە بەکارێنم ئەو شەڕەدەنوکە دروستە بێ لە کاتێکا کە پلە و مەنسەبی زانا و مامۆستایانی ئاینی ئەبێ وە بووە و لە ڕابردوو لە ئێستاش الحەمدولillah هێشتا هەر باشە چەند گرنگە زانای ئاینی یا بانخوازێک کە فەقیهش بێت بتوانێت هاوسەنگیەک لە نێوان حەدیثیش و قورئانیش پاڵپشت بە یەک نەوەگەوەی هەر ڕێچکەیەکی بگرێ و دژی ئەو بێ ئەمیش بڵێ نەخێر هەر پشت بە علمی حەدیث ببەسێ لە کاتێکا ڕەنگە لە کەلام الله شتێکی تر وترابێ لەسەر کۆمەڵی قەزیە کە دەبینین ڕۆژان دڵیان خۆشت دەیان نمونە سەدا نمونە لایە کە گرفت دروستە بێ پەیامت بۆ بانخوازان ئیتر کاتیەوە نەهاتۆ بانخوازەکانیش یعنی لە هەنێک قاڵب بێنە دەرەوە لە هەنێک ئینکاری و لە هەنێک بغز و لە هەنێک ئەدەبیاتی دەربڕین بێنە دەرەوە چونکە لە کۆتاییە زەرەر تەنها هاوڵاتیان و مسلمانێکی سادە ئەیکا کە شارەزایی تەواوی شەرعنیان کاک شوان سەرتا یەکشت لە غیابی دەوڵەتێکی ئیسلامی ڕەشیدا دەوڵەتێکی ئیسلامی ڕەشیدا ئەم شتە ممکنە لە هەموو دنیادا لە هەموو شوێنێکی دنیادا فەوزای با بڵێن بۆ نمونە تەوەجوهە جیاوازەکان مەدرسە جیاوازەکان لە غیابی دەوڵەتی ئیسلامیە دروستە بێ کاتی خۆشی ئێستا مەسەلەن مەدرسەی سەلەفیە مەدرسەی سۆفیەیە مەدرسەی ئیسلامی ئیخوانیە مەدرسەی جیهادیە مەدرسە ئەم مەدرسە جیاوازیانەیە و بەریەکەوتنیشانەیە کاتی خۆشی یعنی ئەو مەدرسەی حەمبەلیەکانە بۆ مەدرسەی شافعیەکانە بۆ مەدرسە چەندێ با بڵێن حکومەت و دەوڵەتی ئیسلامی ڕەشید بوو بێ لە ئاسی مەسئولیەت و بەرپرسیارەتیدا بوو بێ ئەوەندە ئەو مەدرسانە بە هەموویانەوە خزمەتیان کردووە بە هەموویان وەکو شێخی ئەلبانی ئەڵێ کاکە ئیخوان بەشێک لە ئیسلامی هەڵگرتووە تەبلیغ بەشێک لە ئیسلامی هەڵگرتووە سۆفی بەشێک لە ئیسلامی هەڵگرتووە ئەوە یعنی بە هەموومانەوە ماڵەکە جوانەکەین و کاملیاکەین باشە شێخ عەبدولقادر گەیلانی لە سەردەمی خۆیان دێ وەکو پیاوێکی ڕەشید وەکو پیاوێکی زانا و عالم هەموو مەدرسەی تەسەوف لەگەڵ مەدرسەی با بڵێن حەدیثە کە تێکەڵ یەکا بە یەکا با بڵێن مسلمانێکی خاوەن تەسکیەی خاوەن علمی خاوەن معتەقەدی بەهێز و بەقووە دروستەکە بۆیە ناویان نابەدیع زەمان بۆیە باس ئەکرێت لە سەردەمیەوە بەدەیان هەزار غەیرە مسلمان هاتۆتە ناو ئیسلامەوە ئێستا ئێمە سەیر دەکەین ئەوانەشی کەوا ئیلتیزامات و پابەندبوون و لە ڕووی معتەقەدات و حتا لە ڕووی فکر و هەندێ مەسایلەوەیە بەڵام ڕۆژ لە ڕۆژ بەرەو لێکەڵوەشانەوە ئابچین بەرەو یەکەوت نەچین جا لەبەرەوە جارێ یەکەم خەلەلەکە ئەوەی کە من با بڵێن بۆنێ ئەیگێڕمەوە بۆی نەبوونی دەوڵەتێکی ئیسلامی ڕەشیدە حکومڕانێکی ڕەشیدە کە جەمعی ئەمانە بکە یەک دوو نەبوونی ئەم تەواضوعەیە کاکە من شتێک نازانم بڵێم نایزانم من موقعی خۆمە ئەڵێم کاکە گیان لەسەر مینبەرەکەم ئەڵێم ئەگەر کەسێک هاوسێی مزگەوت بێ و بێ بۆ مزگەوت نەیە بۆ مزگەوت لا سەڵاتە لیمەن نوێژ بۆ ئەو کەسە نییە کە لا سەڵاتە لجاری المەسجد إلا في المسجد باشە ئەبێ بزانم ئەم حەدیثە ضعیفە باشە ئەگەر ئیستیشهادم پێکە دەبێ ئیشارەت بە ضعیفەکەی بکەم باش بۆ ئەوەی بەریەکەوتنم بۆ دروست نەبێ لەگەڵ گەنجێکا کە لێدە یاڵە مامۆستا حەدیثە ضعیفە یان مەلایەکی تر ڕەتم ئەداتەوە هەڵێ ئەوە حەدیثە ضعیفە ئەگەی لە خۆی نەبووە باشە مەرە شەواید حەدیثێک کە باسم مۆتوێ مەوزوعێ باسکەی ئەبێ هەرچی ئەو فەرمودانە هەیە لەو مەجالەدا باس بکراوە بۆ منە حاکم هەر لە حاکمەوە بگرە وەلی ئەمر ئایا کێ وەلی ئەمرە ئەبێ هەرچی ئاەتەکان هەیە جارێ بیانیری جەمعیان کەی پاشان حەدیثەکان هەمویان جەمع بکەی ئەگەر توانای ئەوە تەبوو چونکە یەکێ لە نیشانەکانی مفتی ئەوەیە بێت تەعەمقی هەبێ لە زمانی عەرەبیە شارەزایی باش هەبێ لە قورئاندا ولا فەرمایشتەکانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام و لەگەڵەوەشا قبولی هەبێ لەناو خەڵکە کە پیاوێکی ئەمیندارە خیانەت لە دین ناکات خیانەت لە معتەقەداتی خۆی ناکات لە بەرامبەر هیچ شتێکە خیانەت لە دینەکەی ناکات ئەم کەسە کە ئەم قبولەی وەرگرت و ئەم تەعەمقێشی هەبوو لە قورئان و لە فەرمایشت و لە زمانی عەرەبیدا بەتایبەتی ئەم کەسە وردە وردە خوای پەروەردگار قبولی داتێ فقهی فراوانە بێ سنی فراوانە بێ پیاوێکی زۆر متەسامح و لێبوردە ئەبێ زۆر بەڕەحم و بەبەزەیشە بێ زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا کامەران عەلی خوا ڕەحم زانایانی سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی بەڵێ بینەرانی عەزیز دەچین لە لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام نوشی گیانتان بێ کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە
کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی جیهانی و لەدوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە. بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. Rice amaya? No, the rice. Tauchi Arabi? No, the good rice with the quack quack on the front. Kawaya. Ma bastem coffee. No, I'm looking for the good stuff. With the quack quack on the front. بخوا براتيناكم أما يعني كاق إبراهيم أتخواز أحمد نبي تاري ولا بزان أو كابرات سيدي. Looking for the rice, the good rice. زرخوش. quack quack quack. رايز يعني برنس بس بخوي نازانم واك معناه سيا. It's that delicious rice with the quack. من جاكم هیوایەتم خواردنە. جارێک ڕێم کەوتە عێراق برنجێکی زۆر خۆشیان بۆ هێنام دەنێک درێژ و تام خۆش بوو ئەوە نەخۆش بوو بەڵامەوە یەکسەر پرسییم ئەم برنجە خۆشەنەوەی چییە؟ ئەوە بەرهەمەکانی نەورەسە. نەورەز یانی سیگڵ. quack quack. ناوڕاست. دەبڵێ ئەو برنجەی ڕسمی باڵندەکەی لەسرە ئیتر پێویستی ناکرد بڵێ برنجی یانزە بستویەکی نەوڕاست تامێکی لەبیر نەکراو. ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنê ji vî vayrosî. Li kompanya Paşa Baxçe û bû cara êkêl cîhanê beşek bi navê Vîblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vîblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakterya yan vayrosên xerab bi şîşey ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndêşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. ئەستان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستەچەفمانەوە دەست پێ یەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمیان بە دنیایەوە هەموویە وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لێ جبسێکی تران نەم خواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە دۆشاوی تەماتەی دیاری لە ناخی سروشتەوە تەماتە جوان و ئاڵ سروشتەکان کۆ دەکرێنەوە دەرەنجام لە کارگەیەکی سەردەمیانە و بە پێشکەوتووترین تەکنۆلۆژیای تۆماتیکی سەردەم بە ڕێژەی خەستی سەتاسی دۆشاوی تەماتەی دیاری بەرهەم ئەهێنرێ دۆشاوی تەماتەی دیاری ڕەنگێکی جوان و گەش تامێکی خۆش و چێژبەخش دۆشاوی تەماتەی دیاری شایستەی خوانی هەمووانە لە تام و ڕەنگ و کوالیتی ڕێکابەری دۆشاوە تورکیەکانە دۆشاوی تەماتەی دیاری با هەمومان
سفرە و خوانەکانمان بە دۆشاوی تەماتەی دیاری پڕکەین لە چێژ و لەزەت. دۆڵفین سی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاتان لەوێت بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی دووەمی پرسیار وەڵام چاوەڕێی پەیوەندیەکانی ئێوەی عزیزین لە پرسیاری دووەمی بڕگەکەماندا ئەوەیە کە ناوی جوبرەئیل سەلامی خوای لێبێت لە قورئانی پیرۆزدا چەند جار هاتووە؟ بەڵێ پەیوەندی یەکەمیشوان خات و سایەکەری کامەران. بەڵێ خات و سایە سڵای خوا لێبێ. زۆر سپاس. خات و سایە گوێبیستی پرسیارەکە بووی؟ دەستخۆشی بەرنامەکەتان دەیەکەم بەڵێ گوێبیست. زۆر سپاس. زۆر سپاس. باش سێجار دێت. چەند؟ سێجار. سێجار زۆر باشە ئەو وەڵامەت بۆ جێگیر دەکەین دەچین لای پەیوەندیەکی دیکە. کاک محەممەد ئەحمەدمان لەگەڵە لە سەید سادقەوە سڵای خوات لێوێ کاک. وعلیکم السلام ورحمة الله. باش کاک محەممەد. ناوی جوبرەئیل سەلامی خوای لێبێت لە قورئانی پیرۆزدا چەند جار هاتووە؟ یارمەتی بە. تۆ شتێک بڵێ ئێمەش یارمەتی تین ئەگەر غەڵەت بوو ئاوکاری تەکەین. سێجار. زۆر باشە دەچین لای پەیوەندیەکی دیکە. زۆر سپاس کاک محەممەد. ئاشنا مەحموود لا تەکیە وەردەگرین. سڵای خوا لێبێ خات و ئاشنا. سڵای خوای گەورە لە ئێوەش. زۆر سپاس. خات و ئاشنا گوێبیستی پرسیارەکەمان بوویت؟ گوێبیستی بووم بەس زانیاریم نییە سێجار مازانم باشە. ئێستا ژمارەیەکمان پێ بڵێ بۆی زۆرترین هاوڕێیان بەشدار بن. ژمارە سێ. ژمارە؟ سێ. زۆر باشە خات و ئاشنا مەحموود لە تەکیەوە. سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە قەڵاتزێ خات و مەحتاب هێمن وەردەگرین. سڵای خوات لێبێ. سەلام عەلەیکوم. وعلیکم السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەکەتان لەدەکەم. سەلامەت بی خات و مەحتاب. سێجار. سێجار؟ وەڵامەکەم سێجارە. سێجار؟ بەڵێ. باشە زۆر سپاس خات و مەحتاب هێمن لە قەڵاتزێ. خات و نەسرین عومەر لە کەرکووک وەردەگرین. سڵای خوات لێبێت خات و نەسرین. زۆر سپاس. زۆر سپاس. زۆر سپاس خات و نەسرین. وەڵامی پرسیارەکە چۆن؟ ئەگەر کەمێک دەنگە بەرز بکەیتەوە. وەڵامی ڕاست بەڵێ هاتوو. تۆ باشتر دەزانی. سێجار لەسەر خۆمان کەوتووە بەس قەینا وەڵامە بۆ جێگیر دەکەین خات و نەسرین. دەیماڵە ئەوە بێ سپاس بۆ پەیوەندیەکە. دیارە خات و نەسرین بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت. ئالین محەممەد لە هەڵەبجەی شەید سەلام عەلەیکوم. عەلەیکم سەلام. باشی خات و ئالین. خۆشی سەلامی. خات و ئالین وەڵامەکەت لایە؟ بەڵێ سێجارە. سێجارە؟ بەڵێ. چۆن نەزانی؟ وەڵای چوزار. دەی باشە خات و ئالین. خات و ئالین خەڵکی کوێی تۆ؟ هەر هەڵەبجە؟ کوێ سەیسایە. سەیسایە؟ بەڵێ. هەز لە هەڵەبجەیت؟ بەڵێ. لەش ساک بیت ئینشاءڵڵا. زۆر سپاس بۆ خات و ئالین هەڵەبجە. خات و مەڕوا ئەحمەد لە هەولێر سەلام عەلەیکوم. عەلەیکم السەلام. باشی خات و مەڕوا. باش. دیار خوا هەر باش بی. دەزانیت؟
زۆر سپاس. باوە پرسیارەکەش سێ. چەند؟ سێ. بەڵێ. زۆر باشە، زۆر سپاس بۆ خاتوو مەڕوە ئەحمەد لە هەولێر. بڵێ بینەرانی عزیز، هاوڕێیانی عزیز کە پەیوەندیمان پێوە دەکەن تا بۆتان دەکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکانتان کەم بکەنەوە بۆی ڕاستەخۆ لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵ یەکتر گفتوگۆ بکەین. وە پرسیارەکەشمان بەم شێوەیە ناوی جوبرائیل چەند جار لە قورآانی پیرۆزدا هاتووە. بەڵێ. وەڵازان دەچین لای پەیوەندێکی دیکە خاتوو ئامینە هاشم لە سلێمانی وەردەگرین. خاتوو ئامینە سڵاو و ڕەحمەتی خوارد لێ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. عليك السلام ورحمة الله. باشر رئيسون. زور سپاس. من سێجار ناوی هاتووە لە قورئانی پیرۆزدا. زانیاری دێیان لەسەر؟ ئەگەر ناوەڵا هەر لەسەر وەڵامی؟ بەس ئەگەر هاوکاری بکەم زۆر سپاسانەکەم. هاوکاری بکەین. بەڵێ. وەڵا دەی لە خۆتی تێک مێ باشە خاتوو ئامینە وەڵامە بۆ جێگیر دەکەین. خۆش بێ زۆر سپاسی سەرکەوتوتان بۆ خواز. ساغ و سەلامەت بی. بەڵازان دەچین لای پەیوەندێکی دیکە. خاتوو ئاواز یابە لە کەرکووکەوە. سەلام عەلەیکم و ڕەحمەت الله. زۆر سپاس خاتوو ئاواز. بۆ وەڵامی پرسیارەکەدا سێ جار بێگەن هاوکاری بکەین. سێ جار؟ بەڵێ. دڵنیایی؟ هیچ دڵنیای نیم. دەی باشە خاتوو ئاواز ئەو وەڵامە بۆ جێگیر دەکەین. سپاس بۆ خاتوو ئاواز یابە لە کەرکووکەوە. دەچین لای پەیوەندێکی دیکە. خاتوو خەبات مەجید لە هەولێر. سڵای خوارد لەبێت خاتوو خەبات مەجید. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله. عليك السلام. باش برایانی بەڕێ؟ زۆر سپاس. ئێوە باشن؟ الحمد لله بەسەمای خۆی گەورە. یاخوا باش بن. وەڵامی پرسیارەکە دەزانیت؟ بەڵێ انشاءالله سێ جار. سێ جار؟ بەڵێ. زۆر باشە، وەڵامەت بۆ جێگیر دەکەین. خاتوو خەبات. السلام عليكم ورحمة الله. عليك السلام ورحمة الله. دەچینەوە هەر هەولێر. خاتوو ئالی عەلیمان لەگەڵا لە هەولێرەوە. سەلام عەلەیکم. السلام عليكم ورحمة الله وبركاته. باش خاتوو ئالیە. زۆر سپاس دەکەم. وەڵامی پرسیارەکەمان نەزانی؟ بە سێ جار بێ ئینشاءالله. بە سێ جار بێ. باشە خاتوو ئالیە لە هەولێرەوە. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. خاتوو شەیما ئەحمەد وەردەگرین لە چەمچەما. سڵای خوا لێبێ خاتوو شەیما. سڵاو لێوەش باشم برا. زۆر سلامەت یا ڕەبی. باوەڵامی پرسیار چەند؟ سێ جار. سێ جار. زۆر باشە خاتوو شەیما وەڵامەت بۆ جێگیر دەکەین. هەر لە چەمچەماڵ ئەچینە لای خاتوو شەنگە سەمەد. سەلام عەلەیکم. السلام عليكم. عليك السلام خاتوو شەنگە. بۆ وەڵامی پرسیارەکەتان باش سێ جار بێت. ئەوە زۆر دڵنیا بوو یا معلوماتی ئاوە بە یەکسەر خێرا چووتە سەر وەڵامەکە؟ وەڵاهی ئەمە زیاتر هاوڕێیان بەشدار بێ پوریشم لە ماڵمانە زۆر بەشدار بێ ئەفانێ. زۆر سپاس خاتوو شەنگە سەلامەت بی. تۆ زۆر باشە. تۆ زۆرینەی شەوەکان بەشداری لەگەڵمان. ئەمە چۆن دەتوانانی لە نێو ئەو هەموو پەیوەندیانەدا ئەو پەیوەندی وەربگریت؟ ئەمە ئیسماعیلتان لەگەڵا دەستخۆشی بەرنامەکەتان لێکەین و خۆشحاڵین بەشدارین. حەزیش ناکەم کاتتان لێ بگرم. بۆ وەڵامی پرسیارەکەدا سێ جار بێ و خۆی گەورە دەدەی خێتان باش. وەڵامی پرسیارەکە من نایەوە. زۆر باشە زۆر باشە. قەینا هەر وەڵامێکی وەر لێوە ئەم وەڵامی پرسیارەکەی تە وەرگینەوە. قەینا ماڵتان ئاوا بێ دەست خۆش بێ سەلامەت. وەڵاهی گوێبیستم. پرسیارەکەم ئەوە بووتم چۆن توانیت شەوانە زۆر ئەنی پەیوەندی بکەیت. زۆرێک لە هاوڕێیان لێی ئەوە دەکەن کە لەبەر زۆری پەیوەندیەکان ناتوانن پەیوەندی بەڵێ وەڵاهی ئەویش هەوڵدانی خۆتە خۆ شانسە خۆی گەورە قسمەت بیکە هەوڵی خۆت بدە قسمەت بێ ئیتر ئیشەڵا وەریەگری. ئەیدە زۆر باشە. زۆر سپاس بۆ خاتوو شەنگە لە چەمچەماڵەوە لەگەڵمانە. بەڵێ خاتوو شێن محەممەد لە چەمچەماڵ. السلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. دەستخۆشیم بەنامێکتان دەکەم. زۆر سەلامەت بی خاتوو شێن. زۆر سپاس. وەڵامی پرسیارەکەی ئەمەد لایە؟ وەڵاهی نازانم بەس ئەو بزانم سێ جار ئەگەر هاوکارم کەن.
هاوکاری بکەین لەبەرەوەی دو پەیوەندی هاوکاری تەکەین نا دوا پەیوەندی نییە پەیوەندی تر وەرەگرین خات و شێندەی تەوەکەلت عەلە الله ڕەقەمێ بڵێ هاڵێن ئەوە سونەتەوە ئەوانە باشە باسی جابێت ئەگەر هاوکاری بکەن ئێدەتەوە دەی باشە خات و شێن ئەمانەتی خوابی خواگەدارێ بێ خوافیس گەرمیان حەسەن لە دەربەنی خان لەگەڵمانایە کا گەرمیان سڵای خوا لەبێ ئەم کاتێ باش زۆر سپاس دەنگوباستان باشن باش کا گەرمیانگیان بەڵێ گیان یاخوا ساغ و سەلامەت بی دەنگوباسی دەربەنی خان سپاس بەڵێ کا گەرمیان پرسیارەکەی ئێمە گوێ لێ بوو بەڵێ بەڵێ گوێ لێ بووە سێ جار چەند جار سێ جار زۆر باشە کاگە گەرمیان حەسەن لە دەربەنی خانەوە سپاس بۆ پەیوەندیەکەت سەلامەت بی خواگەدارە بێ بڵێ بینەرانی عزیز ئەو بەڕێزانەی کەوا پەیوەندیمان پێوە دەکەن تەلەڤیزیۆنەکانیان کەسکان بۆی هاوکارانمان خێراتر و ئاسانتر بتوانن لەگەڵتان گفتوگۆ بکەن لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە لەگەڵ هاوکارانمان قسە بکەن و دواتریش لەگەڵ ئێمە لازان دەچین لای پەیوەندیەکی دیکە خات و سازان سەڵاح لە هەولێر وەردەگرین خات و سازان سڵای خوا لێبێ سڵای خوای گەورە لە ئێوەش بێتن دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم لەکەم ڕۆژیەوە محاڵە دەکەم تا زۆر بگریتن ئەی سوپاس بۆخوا توانی و لە کۆتایە پەیوەندیەکە وەربگری الحەمدلله بەنسبەت وەڵامەکەت وەڵاهی زۆر تاکیدی بەس بێزار بیتن ئەی ماشەڵڵا تۆ جارێ پەلەمەکە خات و سازان تەمەنێت چەنداوە تۆ زۆرە کاکەوە دەنگتان نایەتە چۆن ئەلۆ خات و سازان تەمەنێت چەندە چەند ساڵی وەڵام هالیتر نۆغەتە زۆر باشە خات و سازان سپاس کە پەیوەندیت پێوە کردین دوای هەوڵێکی زۆر خوات لەگەڵ وەڵا برا ما خات و سازان ئەگەم والی دنەوە بێ ئەبێ توی تۆ ماڵەوە داوت کە چکۆ مامزایی نۆ ساڵی مامۆستا بە دەنگ تێمەکە ئومید چەند جاروام لێ هاتووە لەبەرەوە ئاگادار بە کورە تێکەوتنی ناوێ و هەر 9 ساڵ بووی تر خۆ باشە پەیوەندی ترمان لەگەڵا دیکە بەڵێ دەچینە لای پەیوەندیەکی تر تاوان بینەرانی عزیز کەس دڵی لێمە نەڕەنجێ تەنامانجمانەوەیە لەگەڵ ئێوەیە زیاتر ڕووخۆشتر وەروەها وەکو کەس و کار و خزم و عزیزی خۆمان قسە دەکەین گردنمان ئازا بکەن ئەگەر لە ئەدەبیاتی ئێمە یا شتێک دڵیەوە بشکێنێ ئینشەڵا هەمیشە ساغ و سەلامەت بن لێمان تووڕە نەبن بە مانگی ڕەمەزانە بەخوا بەگەی تووڕەیی ناگرین زۆر باشە دەچین لای پەیوەندیەکی دیکە لە شاری سلێمانی کاک جەوهەڕەوە وەردەگرین کاک جەوهەر سڵای خوا لێبێ سلام الله عليكم ورحمة الله وبركاته والإكرام وعليكم السلام ورحمة الله وبركاته دەستخۆشی بەرنامەکە بۆ جەنابتان سەرەتا سلامەتی کاک جەوەرگیان زۆر سپاس دەستخۆشیێکی زۆر گەرمی بۆ ئەو برایانەی بەشی کۆنترۆل و کامێرا چونکە بەڕاستی ئەوان زیان لە حەد هیلاکن بە ناوی ئەوانیشەوە زۆر زۆر سپاس ئەرەوەڵاوان لە ئێوارەوە تا دوای ئەمەش هەر بەردەوام لە ئەبێ لە ئەرکا بن تا پارشێ و هەر خەریکن وەڵام ماشەڵڵا من ئاگاشم لێیانە بەخوا ئەوە وەختی وایە برا ئێستا باوە خەریکە یەکە دواوە یعنی داماوەڕم بێ پارشێوەکانیان زۆر بە سەریعی بۆ بکرێ بەخوا زۆر زۆر هیلاکن ئەوە لە کۆنترۆڵەوە هاوکارانم هەڵەیە بە ناوی ئەمەشەوە دووبارە سپاسی کە هەمویان سپاس دەکەن ئەڵێ ڕۆڵا هیلاک لە دوعای خێر بێبەشمان بکەن زۆر گەورە بۆیان بنووسێت سەلامەت یا رەبی ئینشەڵڵا ئامین ئەجمەعین خێر بێتە ڕێگەی تۆش ئینشاءڵڵا لەگەڵ جەنابتان ئینشاءڵڵا کاک جەوهەر وەڵامی پرسیارەکە دەزانیت وڵی بەئسێ جار بێ هەرێکیانەمە دۆزیشەوە وڵا لەکوایە ئینشەڵڵا کاک جەوهەر ڕەوف لە مزداقەتی پرسیارەکەی کەم بۆ هێنایە لە مەجموعەیەکیانەمە دۆزیشەوە چۆن کاک جەوهەر نامەوێت بیڵێم لەبەرەوەی مزداقەتی پرسیارەکە بمێنێ دوایی خۆتان ئاشکرایکە مەجموعەیەکیانەمە دۆزیشەوە لەکوایە وا کاک جەوهەر خۆمان بێ لەم مەقتای ئاخیری من باش تێ نەگەیشتم عەرزم کردی هەر یەکێکیانم هەر دۆزیشەوە لە چ سوورەتێکایە یعنی جارێکیان نەنا ئەوەی پرسیارەکەی ئەم شەومان هاوکارم بۆ دخوێنێتەوە یان پرسیاری دووهەممان ناوی جوبرائیل سەلامی خوای لێبێت لە قورئانی پیرۆزدا چەند جار هاتووە نەک لە سوورەتە هەر لە قورئانە ئەخە من ئەوەم عەرز کردی وتم 3 جار
نانا ئەومان لێ وەرگرتی کاک جەوەرگیان زۆر سپاس بۆی گوێم لێ بوو زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دووبارە و سێبارە بەناوی برادران و هاوکاران ماوە زۆر سپاس لەش ساق بە سپاس بۆ پەیوەندیەکەت پێم وا بێ پەیوەندیەکی ترمان هەیە کاک هێمن ناسیح لە سلێمانی سڵاوی خوا لێوێ کاک هێمن خوا گەورە لە ئێوەش باش کاک هێمنگیان زۆر سپاس مەمنونم ئێوە چوون خۆشەویستی کاک هێمنگیان وەڵامی پرسیارەکە و لایە بەڵێ سێ جار بەڵێ باشە کاک هێمنگیان سپاس بۆ پەیوەندیەکەت لە سلێمانیوە لەگەڵمان بووی سپاس دەکەین بەڵازان لەگەڵمان داهات بەردەوام بن کە ئەمشە هەوڵ دەدەین لە ڕێگەی پامنێرانمانەوە بەشێک لە وتاری مامۆستایان بگوازینەوە بۆ ئەوەی عزیز کە ئەمشەیش لە یەکێک لە مزگەوتەکان مامۆستا دکتۆر عەبدولواحید وتاری دەبێت کە هەوڵ دەدەین بە شێوازێکی ڕاستەوخۆ ئینشاڵڵا بیگوازینەوە بۆ ئێوەی عزیز کە بتوانن سوودی لێ وەربگرن. بەڵایزان ئەچینە هەولێر لای خاتوو نور ئیسماعیل. سەلام عەلەیکوم. خاتوو نور سەلام عەلەیکوم. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر زۆر سپاس سەلامەت بی. عەلەیکە سەلام. ئەلو بەڵێ بەڵێ گوێمان لێتە خاتوو نور فەرموو گوێبیستی پرسیارەکەمان بوویت؟ بەڵێ. چەند جار؟ بەڵێ. خاتوو نور وەڵامەکەی؟ لەو وەڵامەکەش سێ جار. سێ جار؟ بەڵێ. زۆر باشە خاتوو زۆر باشە خاتوو نور ئیسماعیل لە هەولێرەوە ئەگەر هاوکارانم کۆت پێم وا بێ دانیان ئیتر کۆتا پەیوەندی وەرەگرین بۆ ئەم شەو بزانین کۆتا پەیوەندی ئەم شەومان لە بڕگەی دووهەم کێمان لەگەڵا زۆرێک لە پەیوەندیەکانی ئەم شەومان لە پارێزگای هەولێر و چەمچەماڵ کە شەوانە بەشدارن لەگەڵماندا ئەم شەو زۆر بوون بخواد دانیان تاو ناوانە نووسین زۆرمان پێچێ با بزانین کۆتا پەیوەندیمان ئەم شەو کێمان لەگەڵا هاوکارانم لەگەڵمان من دیارە کاک بۆکان عەفوەن خاتوو بۆکانمان لەگەڵا سڵاوی خوات لێبێ خاتوو بۆ سەلام عەلەیک وعەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵا خاتوو بۆکانی یوسف لە ڕانیە زۆر سپاس خاتوو بۆکان وەڵامی پرسیارەکە دەزانیت؟ بەڵێ چەنە؟ سێ جار زۆر باشە زۆر باشە زۆر سپاس بۆ خاتوو بۆکان لە ڕانیەوە وەڵە دیارە خاتوو نۆڤین سامان خاتوو نۆڤین بووە کۆتا پەیوەندی چکە ئەویش لەسەر هێڵ بوو نۆڤین سامان لە سێ سادق بەڵێ خاتوو نۆڤین سڵاوی خوا لەبێت خاتوو نۆڤین سەلام عەلەیکم وعەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا وەڵامەکە سێ جارە زۆر باشە زۆر سپاس بۆ خاتوو نۆڤین سامان لە سێ سادق بەڵێ بینەرانی عەزیز بەم شێوەیە پڕگەی پرسیار و وەڵام تەواو بوو مێدەواری لەگەڵمان بمێننەوە لە کۆتایی پرۆگرام تیرفشک بۆ وەڵامانە ئەوەی کەوە وەڵامی ڕاست بووە ئینشەڵا بزانین ئەم شەویش بە خدیاوەری کێ دەبێت بەڵێزان دەچینە لای ڤیتیە کە ئێوارەخوانێکە لە سۆران ڕێکخراوە بەڵام لەگەڵماندا بمێنەوە کە پاشکەمێکی تر هەوڵ دەدەین وتاری مامۆستا دکتۆر عەبدولواحید بگوازینە بۆ ئێوە عەزیز کە بینەرما بن. ئێمە وەکو ئەنجومەنی خوشکانی ڕانیە هەستاین بە سازدانی ئیفتار سایمێک بۆ ژمارەیەکی بەرچاوی خوشکان لە دەبەرەکەمان هەم ئامانجمان ئەوە بوون کۆ ببینەوە و پۆڕێکی ئیمانی ببەستین هەم ئامانجمان یەکتر بینین بوو وەکو لە فەرمایشی پێغەمبەری خوا هاتووە صلی الله علیه وسلم هەر کەسێک تاریک بۆ کەسێک بکاتەوە بێ ئەوەی لە خێرەکەی خۆی کەم کە خێری ئەو کەسەشی بۆ دەنووسرێت.
ئەمڕۆ ئێوارە بەشداریمان کرد لە ئیفتار سائیمێک کە ئەنجومەنی خوشکانی کۆمەڵی دادگەری لە ڕانیە سازی کردبوو دەستخۆشیان لێ دەکەین دیارە لە فەرمایشتی پێغەمبەری خی گەورە هاتووە کە هەر کەسێک نانی ڕۆژوانێک ئامادە بکات هەمان خێری ڕۆژوانەکەی دەگاتێ ببێ ئەوەی کە لە خێری خۆی کەم بێتەوە دەستخۆشیان لێ دەکەین هیوادارین لەو جۆرە چالاکیانە بەردەوام ئەمڕۆ بەشداریمان کرد لە ئێوارەخوانێک ئەفتار سایمێک کە ئەنجومەنی خوشکان لە قیڕانیە ئەنجامیاندا بوو بۆ کۆمەڵێک خوشکە هەمویان ڕۆژوان من و لێرە ئەفتاریان کردەوە و لێرە ڕۆژەکەیان شکان خێرێکی زۆر زۆر گەورەیەکە ئێوارەخوانێکی ئاواساز بکرێت زۆر زۆر گرنگە خوشکان کۆ بنەوە و ئێوارەیەکی ئیمانی پێکەوە بەسرە بن و دوعا و نزا و پاڕانەوە ئۆشتانەکەن و کۆڕ و کۆبوونەوەی خێری تێداکرێت. بەڵازان سپاس بۆخوا شەوی ڕابردوو بینیمان دیمەنەکانمان لە تیڤی و لە سۆشیال میدیاکان بینی کە زۆرێک لە مسلمانان لە مزگەوتەکان دامانەوە ئەو هیوایە کە تاعەت و ڕۆژی هەموو لای قبول بێت و هەموو مسلمانێکە و دیمەنانەی مسلمانان دەبینێت لە مزگەوتەکانە دڵنیام کە لە ناخەوە خۆشی و دڵ ئارامێکی بۆ دێت کە دەبینێت مسلمانان بە کوڵ دەگرن و دوعا و پارانەوە دەکەن. ئەم شەویش هەر لە مزگەوتەکاندا مسلمانان بەردەوامن لە عیبادەتەکان هەوڵ دەدەین کە ڕاستەوخۆ کە دکتۆر عەبدولواحید وتارێکی هەیە دەیگوازینەوە بۆ ئەوەی عزیز پێکەوە بینەری ئەو وتارە دەبین. أما بعد السلام عليكم ورحمة الله وبركاته. گەورەترین دروستکراوەکەین ئەمانەوێت لە گەورەترین دروستکراوەکانی پەروەردگارەوە بگەینە ئەوەی کە لكن فكروا في خلق الله بیل لە خوای گەورە مەکەنەوە مباشرەتەن تیا ئەچن بەڵام بیل لە دروستکراوەکانی پەروەردگار کەنەوە. وسع كرسيه السماوات والأرض لباسي گەورەترین ئاەتی قورئانە ئەمڕۆ لەباسی گەورەترین دروستکراوەکانی پەروەردگارین کە وسع كرسيه السماوات والأرض واتە خوای گەورە کورسیەکەی بەقەدەری هەموو ئەرز و ئاسمانە بێ واتە خوای گەورە عەرشەکەی لەسەر کورسیە و کورسیەکەشی لەسەر ئاسمانە و ئاسمانیش لەسەر ئەرزە و عەرشەکەشی یاخود کورسیەکەی با بڵێین هەموو ئەرز و ئاسمانی گرتووە و بۆ بە سەقفێکی گەورە بۆیی. لەواچێت هەتا ئێرە ڕۆژانە ئێمە لە ئایەت الکورسیە خوێنینەوە و وسع كرسيه السماوات والأرض سعی کورسیەکەی پەروەردگار بەقەدەر هەموو ئاسمانەکان و زەوین لەواچێ هێشتا شتێکی باش حاڵی نەبوو بین نەزانین باسی چیەکات. ئەبوو ذەڕی غیفاری ئەفەرمێت چوومە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مزگەوت دانیشت بوو عرضم کرد یا رسول الله صلی الله عليه وسلم أية آية أنزلت إليك أفضل باشترين آية بوهات بيت كامية فرمي آية الكرسي فرمي آية الكرسي باشترين آية بمدابزي بيه فرمي بو أوي كلميش كي إيمي نزيك كاتوا أرزو آسمان كان لەچاو کورسیە ئێستا ئێمە ئەمانەوێت
ئەو کەونەی کە ئەیبینین بە چاوی خۆمان لە چاو کورسی پەروەردگارە تۆزێک بەراوردێکی کەین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ما السماوات السبع والأرضين السبع في الكرسي إلا كحلقة ألقيت في أرض فلات وما الكرسي في العرش إلا كتلك الحلقة في هذا الأرض. سبحان الله، أو كما قال رسول الله صلى الله عليه وسلم. أفرمي همو أرزو آسمان كان لچاو كرسي پروردگارا. زان كرسي چيا؟ كرسي أو شوينيه كپروردگار من قاچ خاته سري بس. دروستکراوێکی پەروەردگارە و یەکێکە یاخود دووەم گەورەترین دروستکراوی پەروەردگارە. دوای چی؟ دوای عەرش. عەرش لە کورسیش گەورەترە. بێنە بەر گەورە دروستی کردووە بە هەموو ئەرز و کەوکەب و ئەستێرەکانیشەوە، هەر هەموویان بەم هەموو کەونەوە بە ئاسمانی یەکەم و بە ئاسمانی تا حەوتەمەوە هەر هەمووی لە چاو کورسی پەروەردگارە وەکو ئەوەیە حەلقەیەک یاخود درهەمێک خرابێتە ناو دەشتێک و بیابانێکەوە. سبحان الله. چوونەتە ناو بیابانتان بینیوە، دەشتی کاکی بە کاکیتان بینیوە کە هەر سەیرەکەیت و هەر دەشتە و هەر ڕەشەکاتە و هیچ لە هیچەوە دیار نییە و هیچ جۆرە زیندەوەرێکی تیاناژی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوەی کە ئەمە لە مێشکی ئێمە نزیکاتەوە ئەفەرمێ هەموو ئەرز و ئاسمانەکان، هەموو ئەم ئەرزی کە تۆ ئەیبینیت ئێمەی تیا ئەژین، واز لە ئەرز بێنە بڕۆ ئاسمانی یەکەم. هەموو ئاسمانی یەکەم ئەوەیە کە ئەستێرەکان گرتوونی. ئێوە ئەزان ئەستێرەکان یعنی چی؟ یعنی هەووی کە بە چاوی سەر ئەیبینین، بە تیلیسکۆبەی بینین، بە سەواریخ و بە ڕوادی فەضا ئەیان بینین، ئەوانن کە هەمووی یشتا لە ئاسمانی یەکەمان چکە خوای گەورە فەرمێ وەلەقەد زەیەنە السەماء الدنیا بمەصابیح. ئێمە ئاسمانی دنیامان جوان کردووە بە ڕووناکی و بە چرا. کەواتە ئەم دنیایی کە تۆ ئەیبینیت هەر هەمووی ئاسمانی یەکەمە، هێشتا باسی ئاسمانی دووەم لە ئارایە نییە. کەس باسی غەیری ئەم ئاسمانی نەکردووە. ئەمەی کە ئەیبینیت ئەزان فراوانەکەی چەنە؟ فراوانەکەی 90 فراوانەکەی 100 ملیار مەجەڕەی تایە. 100 بۆ 200 ملیار بەس مەجەڕەی تایە. ئەزان مەجەڕە یعنی چی؟ هەر دانە مەجەڕەیەکیش 100 بۆ 200 ملیار ئەستێرەی تایە. تیرەی هەر مەجەڕەیەک کە ئێمە ئاوا بەخڕی دانیشتین، مەجەڕەکان ئاوا سوڕێنەوە، تیرەی هەر مەجەڕەیەک لەم سەر بۆ ئەو سەر بە معەدەل 30,000 سەنەی ضەوئیە. واتە ئەگەر تیشک لەم سەرەوە بەڕڵاکەی بۆ ئەوەی کە بگاتە ئەو سەری کە تیشک لە یەک چرکەیە 300,000 کیلۆمەتر بڕێ، پێویستی بە 30,000 ساڵ. چەند؟ بە معەدەل پێویستی بە 30,000 ساڵە. ئەمە مەجەڕەی یەکەم کۆبووە. ئەی بەجەڕەی یەکەم ئەم گروپە 100,000 ئەستێری تایە. ساکەنە ئەم ئەستێری خۆمان کە پێوترێ ڕێگەی کاکێشان، ئەم هەموو مەجەڕەیە خۆر یەکێکە لە ئەستێرە بچووکەکانی زەوی کورە هەر نابینرێ بە چاو. 100 ملیار ئەستێری ئاوای تایە. بە هەمووی چەندێکی داگیر کردووە؟ بە هەمووی 30,000 ساڵی تیشکی. کوێرەمە مەتر و سانتیم و کیلۆمەتر نییە باوکی من.
مەجەڕەی ئێمە لە چاو مەجەڕەیەکی تەنیشتی خۆیان 3 ملیۆن ساڵی تیشکی دوورە. واتە ئێمە ئەم ماڵە بچکۆ نزیکترین مەجەڕە لێمانەوە چەندێک نزیکە مەجەڕە 3 ملیۆن ساڵی تیشکی. باشە ئەی مامۆستا چەند لەم مەجەڕانەمان هەیە؟ نزیکی 100 ملیار مەجەڕەمان هەیە، زیاد لە 100 ملیار. عولەمان هەفتانەش دەدۆزنەوە ئەڵێ ئەرە وەڵڵا ئەوە تیشکێکی تری شاو، ئەرە وەڵڵا مەجەڕەیەکی تری شاو، ئەرە وەڵڵا ئەوە 13 ملیار ساڵە ئەو تیشکە بڕێوەیە، وەڵڵا ئێستا گەیشتە ئێمە. الحەمدولیللا. ڕۆژانە ئەمە کەشفە بێ لای ئێمە و ڕۆژانە ئەمە دەردەکەوێت. ئەم مەجەڕانە خۆشەویستەکەم ئەزانن لەم سەر بۆ ئەو سەری کەون کە تا ئیستاکێنە کەشف بووە چەندێکە 93 ملیارد ساڵی تیشکی. یعنی چی؟ یعنی ئەگەر تیشکێ لەو سەر بەرەڵاکەین بۆ ئەوەی کە بگاتە ساڵ 93 ملیارد ساڵە بێ. من ئەڵێم وایە تۆ بڵێوانیە. ئەزانین بۆچی بڵێوانیە؟ لەبەر ئەوەی کە هەتا تیشکەکە ئەگاتە ئەو سەر کەوند و ئەو نەفراوان بووە. لەبەرەوە هەر ناگاتە ئەو سەری بۆ معلوماتان. لەبەرەوە هەندێک لە عولەمایان ئەڵێن ئەم کەونە ئینفینیتە، بێبنە، بێسنوورە، هەر چەند بڕۆیت هەر تەواو نابێ، هەر هەمووشی ئەستێرە و مەجەڕە و تیشکی تایە. شتی حاڵی بن باوکی من هەموو ئەوەی کە باسمان کرد چییە؟ ئاسمانی یەکەمە. ئاسمانی یەکەم و ئاسمانی دووەم بەقەدەر ئەوەی ئاسمانی یەکەم خۆی بەقەدەر ئەستوری ئاسمانی یەکەم بۆشایی هەیە لە بینی ئاسمانی یەکەم و ئاسمانی دووەم و زیاتریش. ئاسمانی دووەم بەقەدەر ئەو بڵێ ئازیزان دووبارە سڵاوتان لێبێت و بەشێک لە دیمەنی بەرزڕاگررتنی شەوانی قەدرە لە شاری سلێمانی بەڕێز دکتۆر عەبدولواحید وەکو بانخوازێکی دیاری کوردستان کۆمەڵێک بابەتی ئاینی و زانستی بۆ مسلمانانی مزگەوت باز دەکات. دیارە شەوانی قەدر لە زۆربەی شارەکانی کوردستان و بە دیاریکراویش لە شاری سلێمانی بە ڕاگررتنێکی بەچای و پێوە دیارە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە بەرەوەی ساڵی پار کەرەنتینە و کۆرۆنا تۆزێک گرفتی دروست کردو. بڵێ دانیار پێم وا بێ فیچەرێکمان هەیە، راپۆرتێکمان هەیە. بڵێ ئەنجومەنی کۆمەڵی دادگەری بەردە قارەمان هاوکاری 120 خێزانی کردووە پێکەوە بینەریە و راپۆرتە دەبین. بەمەبەستی هاوکاریکردنی زیاتری خەڵکانی هەژار و کەم دەرامەت بە تایبەت لەگەڵ نزیک بوونەوە لە جەژنی ڕەمەزانی پیرۆز، ئەنجومەنی بەردە قارەمانی کۆمەڵی دادگەری کوردستان بە هاوکاری خێرخوازان و سەرمایەداران هاوکاری مادی بەسەر 120 خانەوادەی هەژار و کەم دەرامەتی سنووری کۆمەڵگەی بەردە قارەماندا دابەش کرد. هاوڵاتیانیش سوپاس و دەستخۆشی ئاراستەی ئەنجومەنی بەردە قارەمانی کۆمەڵی دادگەری و خێرخوازان دەکەن و دەڵێن ساڵانە و لە سەرجەم بۆ نەو یادەکاندا کۆمەڵی دادگەری کوردستان هاوکار و دەستباریان بووە. ئەو هاوکاری کە بۆیان نردوین خۆ خێریان بن وڵای خواردنیشمان وەرگرت و پارەشمان وەرگرتووە لەخوا بەزیاد بێ خوا ڕزقیان بە یاخوا هەر بۆمان بێڵن. زۆر سپاسیانەکەم هەر سەرکەوتوو بن خوا خێریان بنووسێ. سپاسیانەکەم یارمەتیان داوم بڵێ یارمەتیان داوم بڵێ سپاسیانەکەم خوا خێریان بنووسێ خوا پاداشتیان باتەوە. زۆر سپاس بەناوە خوای گەورە خوای گەورە خوا پاداشتیان باتەوە یاخوا ئێوە سەرکەوتوو بن. دەستان خۆش بێ و خوا هیدایەتاندا خوا بێبەشتان نەکا لە نەبڕێ خوا لە دەریاو لە قیامەت خوا پاداشتان داتەوە. دەستان خۆش بێ خوای گەورە پاداشتیان داتەوە هیدایەتیان دا و دەستیان خۆش بێ و ماڵیان ناوە بێ خوایە. دەستیان خۆش بێ بۆم هاوکاری ناریانە بۆم خەڵکە وەڕاستی مای خۆشحاڵیە و خێریان بنووسێ و
ماڵی هەموو خێرخوازان بنووسێ و بەڕاستی هاوکارێکی باشە کە گەژۆ دەستیان فەقیر و هەژارە و ماڵە ناوە بێ و زۆر مەمنونیان. ئەندامێکی ئەنجومەنی بەردەقارەمانی کۆمەڵی دادگەری کوردستانیش کە هاوکات بەرپرسی نووسینگەی بەخشینیشە دەڵێت لە مانگی ڕەمەزاندا ئەمە سێم پرۆژەی خێرخوازیانە لە سنوورەکەدا ئەنجامی دەدەن. باس لەوەش دەکات پرۆژەیەشی دیکەشیان ماوە کە هاوکاریکردنی مادی منداڵانی بێباوکە لە پێش جەژنی ڕەمەزاندا. ئەمە سێم پرۆژەمانە لە پرۆژە خێرخوازیەکانی ئەنجومەنی بەردەقارەمان. پرۆژەی سەبەتەی خۆراکمان هەبوو و پرۆژەی هاوکاری سەرجەم ژینگە پارێزەکانمان هەبوو. دووەم پرۆژە ئەمەش سێم پرۆژەیە هاوکاریکردنی نزیکەی 120 خانەوادەیە بەبڕی جیاجیا بە پێی ژمارەی خێزانەکان ئێمە جامان کردوتەوە و پرۆژێکی تریشمان هەیە ئەمێ لێرەوە ئۆڕاگەێنم بۆ هاوکاریکردنی سەرجەم مناڵە بێواکەکانی سنوورەکەی ئیشەڵا لە 27 و 28 ڕەمەزانە ئەوەش جێبەجێکەین. لێرەوە ئەمەوێ سوپاس و پێزانین و دەستخۆشی بکەم لە سەرجەم ئەو خێرخوازانەی کە هاوکارمان بوون بۆ جێبەجێگەیاندنی ئەم پرۆژەیە. ساڵانە و بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا جگەلەوەی ڕێکخراوە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری کوردستان هاوکاری جۆرا و جۆر بەسەر هەزاران خێزاندا دابەش دەکەن، هاوکات لە بنکە و بارەگاکانی کۆمەڵی دادگەری کوردستان بە هاوکاری خێرخوازان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هاوکاری هەزاران خێزانی دیکەش دەکرێت. هاوڵاتیانیش دەڵێن کۆمەڵی دادگەری کوردستان هەمیشە و هەموو کات لە خەمی هاوڵاتیانی کەم دەرامەت و منداڵانی بێباوکدا بووە و سایە و سێبەری هەژاران بووە. جەلال جەباری تایبەت بە میهری ڕەمەزان، کۆمەڵگەی بەردەقارەمان. دەگەڕێنەوە لای وتاری بەڕێز دکتۆرە عەبدولواحید پێکەوە بینەری دەبین. پاشای دووەم دوای کەوتو وتی مەڕۆ سوێن بەخوایی چی لێ ناکەم، بەس ئەمەیە چیرۆکەکە و بزانم تۆ چیەکەیت ئەم کرێکاریە و بۆ ئەو نەپیاوێکی لە خوا ترس و ئیمانداری. ئەویش گەڕایە و پێیوت تی قوربان ئێستا ئەم ناسیت من پاشای مەملەکەتەکەی ترم، بەڵام لە ترسی خوا و لە ڕەهبەتی خوا وازم لە هەموو شتێکە ناو ئیستاکەنا خۆم دوور خستۆتەوە و خەریکی کاسبیم و عیبادەتی خۆمم ڕام کردووە لە تاو عەرشەکەی خۆم. تی بۆ ڕاو کردووە؟ تی بەخوا لە ترسی خوا و لە عەرشی خوا ڕام کردووە، چکە خوای گەورە محاسەبە مەکا لە سەردانە بەدانی ئەمانە. ئەویش پێیوت وەڵاهی من حەقترم بەوەی کە واز لە مەملەکەت و پاشایەتی و کورسیەکەم و عەرشەکەم بێنم، وەرە با پێکەوە بڕۆین. پاشای دووەمیش دوای کەوت، هەردووکیان چوون لە میسر خەریکی عیبادەت بوون. عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ ئەگەر ئێستا لە میسر بوومایە بەپێی ئەو وەسفەی پێغەمبەری خوا بۆی کردوم قەبری هەردووکیانم نیشانەدان. الله ئەکبەر. پاشایەک هیچ کاتێ پاشا دەستبەرداری کورسێکی خۆی نابێ، هەر کاتێک کورسەکەشیان لێسەنەوە ئیتر وازانێ ئەمە لە زیندانایە و لە دۆزەخایە و لە هەوڵایە حەتاوەکو ئەچێتەوە سەر عەرشەکەی کۆڵ نادا. بۆیە شەوی یەڵدایە، شەوی یەڵدایە یا دەیجوورە ئەم شەو، کە دیدەم دوور لە تۆ بێنوورە ئەم شەو. دڵم وەک حاکمی مەعزوولە قوربان، خەڵاتی وەسڵی تۆی مەنظورە ئەم شەو. دڵیش مایل بە دیدەی تۆیە، بۆیە لە من وەحشی و ڕەمیدە و دوورە ئەم شەو. کە تۆی شای کەچکولاهی دیدە مەستان، کە تۆی شای کەچکولاهی دیدە مەستان، چ باکم قەیسەڕ و فەخفورە ئەم شەو. مسڵمانان ئەپرسن حاڵی ناڵی، لە کونجی بێکەسی مەهجورە ئەم شەو. ئەمە بەڕاستی ئیسان هەر کەسێ عەرشەکەی لێسەنرایەوە ئیتر وە کۆڵێ دەسوپەی ئەبەسرێ و ئەبێ بە دیل، بەڵام کەسێ خۆی واز لە عەرشەکەی بێنێ بەڕاستی ئەمرە دەست هەموو کەسێک نایەت. بەڵام هەر کاتێ ئینسان خوای گەورەی ناسی، عەرشی پەروەردگاری ناسی، ئەزانێت ئەم عەرشە باقی نییە، بۆ کەس نامێنێتەوە
لەبەرەوە خۆی بە بێدەنگ دەست بەدارێ بێت و یەتە خوارەوە لە کورسی دەترسی کورسەکەی پەر جاستەکانم بابزانین ئەمەی کە ئێستاکەنە باسمان کرد ئەم عەزەمەتە بەچی هەڵەگیرێ ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کاتێ خوای گەورە عەرشی دروست کرد بە هەشتین مەلایکەتی فەرموو هەڵیگرن تیان خوایە تۆ خوای عالەمینیت ئێمە چۆن ئەم عەرشە هەڵگرین فەرمی بە عەزەمەتی من هەڵیگرن فەرمێ دەستیان نایە بۆیان هەڵنەگیرە هەتا دەستیان کرد بە سوبحان الله سوبحان الله سوبحان الله حتا چوونە ژێر وەڵازان هەوڵ دەدەین کە تیرروپشک بۆ ئەو ئازیزانە بکەین کە وەڵامی ڕاستیان زانیەوە ماوەسا من تیرروپشکەکە تۆش پرسیارەکان وەڵامەکانیان وەڵام پرسیارەکان لای منێ تۆ بە من تۆ من ئەمە تێک بەم دوو ڕەنگیشم تووشی کێشە نەبین لە یەکەم پرسیارمانە ئاماژەمان بەوە کرد کە کام سوورەتی قورئانی پیرۆز دوو سوژدەی تێدایە سوورەتی حەج لە پرسیاری دۆمیشماندا یەکەم بڵێ ناوی جوبرائیل سەلامی خوای لەوێ لە قورئانی پیرۆزدا چەند جار هاتووە ئەویش سێ جار کە هەموویان پێم وابێ پرسیارێکی تریشمان کرد سەری کەشمان کرد کە خۆمان وەڵامەکەمان هەیەەوە ئەویش ژمارەی مانگە پیرۆزەکان لە قورئانی پیرۆزدا چەندە لە شەرحکردنی ئەوەی کە پرسیاریان دەکرد بۆمان شەرحکە وەڵامەکەمان نایە وتمان 4 مانگە و بەسمانکان چین زۆرێک لەو ئازانێشتا وەڵامەکەشیان نەدەزانێت دانیارگە ئەمە بە من ئاواوە سیر کە چکە دوو ڕەنگن با نەبینین ئاوا تۆ سەیری ناوینەکە مەکە سیر مەکە منە سیر نەکەی سیر مەکە بۆ خاطر ئێستا دەستکەوت ناوێ بخوێنەرەوە بزانین چه ئازیزەکەم شەو کاک جەوهەر ڕەوف لە سلێمانی بەڵێ کاک جەوهەر ڕەوف ئەم شەو بە خدیاوەری بوو بە بەیانی لەسەر ئەو ژمارە تەلەفۆنێکی ئێستاکە 051 155 28 پەیوەندی بکە بە هاوکارانمانەوە بۆی ڕێنمایی بکەن و زانیاری تەواوی وەربگرن لەو چەند بەرنامەکەمەی کەماومانە ئیتر بۆ کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانە ڕۆین لە تیرروپشکە ناوی ئەویش دەچێتە تیرروپشکی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە وەڵازان بە یارمەتی هاوکارانمان لە کۆنتترۆڵەوە و ستافی کامێرە بەرنامەی میهری ڕەمەزانی ئەم شەویشمان پێشکەشکردن دەخوازیین کە سەرجەم بگۆ بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوێت و لە دوعای خێر بە بەشمان مەکرد لەم چەند شەوی کەماوە لە ڕەمەزانی پیرۆز تا بەرنامێکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ